لا پێشەنگ تیڤیەوە سڵاوتان لەوێت بینەرانی عزیز. من بنار مستەفام بۆ جارێکی تر هاتمەوە لاتان بۆ پێشکەشکردنی بەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤی. عزیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 19 تەمموزی 2023 لە دوو تەوەری سەرەکی پێکهاتووە. ناڕەزایەتی و خۆپیشاندان و کۆبوونەوەی جەماوەری خەڵکی لە کفری تەوەری یەکەمی بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت و 4 ساڵ دامەزراندن و ڕاگەیاندنی کابینەی نوێی حکوومەتی هەرێم تەوەری دوو بەرنامەکانی ئەمڕۆمان دەبێت و لەگەڵ میوانانی بەرنامەکان تاوتویان دەکەین. وەکو هەموو جارێکیش ئێوە دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن و بە کۆمنتێک پرسیارەکانتان تێبینیەکانتان بنووسن و منیش ئاراستەی میوانانی بەرنامەکەیانی دەکەم. لاگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵە بینەرانی عزیز، هەروەک ئاماژەم پێدا کە تەوەری یەکەمی ئەمڕۆمان تایبەتە بەو ناڕەزایەتی خەڵکی لە شارۆچکەی کفری کە ئەمڕۆ بۆ دەهەمین ڕۆژە کۆبوونەوەی جەماوەری ئەنجام درراوە و لە ژێر چادرێک وە دەوروبەریدا جەماوەرێکی زۆر لە دانیشتوانانی ئەو شارۆچکەیە ناڕەزایەتی دەردەبڕن. ئەم بەرنامەیە تاوتوێ دەکەین لەگەڵ بەهادنی حاجی بەگرتارداش ناسراو بە ڕێوەر عارف. پێش ئەوەی کە گفتوگۆکەمان دەست پێ بکەین بە گرنگی دەزانم سەرنجتان بۆ بیستنی قسە و باسی ڕخودی ڕێوەر عارف ڕاکێشم کە دوێنێ لە گەڵ جەماوەری ناڕازی خەڵکی کفریدا ئامادە بووە ئەم قسە و باسی پێشکەش کرد. پێش ئەوەی کە بچینە لە ڕای ڕێوەر عارف خۆی با گوێبیستی قسەکانی بینزانین دوێنێ لەو ناڕەزایەتیە جەماوەری خەڵکی کفریدا چی گوت. فەرمووە. دوستانی خۆشەویست، ئازیزان بەڕێزان میوانە خۆشەویستەکان، من لە باتی خەڵکی ڕاپەڕەوی ئەم شارە ئیجازەت پێ بدەن بە خێرایی یەک بە یەکتان بکەم. ئەمڕۆ شانازیی گەورە بە من بڕا. وەختە سەعات 1 نیوەڕۆ هاتە ژێر خێمەکە بینیم دەیان گەنجی ئەم شارە کە پلەی گەرما 43 دەرەجەیە بە عشقەوە لە دەوری یەکتر کۆبوونەتەوە و بڕوایان وایە ئەبێ ژیانی خەڵکی ئەم شارە بگۆڕن. ئەمە لە ڕواڵەتان ڕەنگە ئەگەر سەیری ئەم جوڵەی ئەمڕۆمان بکەین شۆڕش و ڕاپەڕین نییە، برسێتیە، نانە، هەژاریە، بێکاریە، بێدەرەتانیە. ئەو نەعمەت و ئەو نەکبەتی و ئەو نەهامەتەیە کە 32 ساڵە خەڵکی ئەم شارە بەدەستیەوە ڕەنج و بەدەستیەوە ئازارە کێشن، بەدەستی وایە هاتووە کۆڵیان بن بەشانە و ئەم شار و ئەو شار و ئەو بکە و ئەو ناوچەت گۆڕن بۆ خاتی ئەوەی نانێکی ڕۆژانەی خۆیان پەیدا بکەن. بەداخەوە هەر لەم بارەشەوە بێ بڵێن ئەمە یەکێکە لەو شارانەی کە پشتی گەورەی لە کۆچا بەرکەوتووە کە دەیان و بگرە سەدای ئینسانی کردووە بە قوربانی. بۆیە من لێرەوە دەستی یەک پێشی ئەو هاوڕێ خۆشەویستانە، ئەو گەنجە جوان و بەهەڵوێستانە، ئەو ئینسانانەی کە ئەمڕۆ بۆ 8مین ڕۆژە ڕاوەستاون و ڕوویان لە دەسەڵات کردووە و دۆخێکیان پێکێناوە کە بۆ یەکەم جار دوای 32 ساڵ سەرۆکی ئەنجومەنی حکومەت و دەسەڵات و هەرێمی کوردستان بێتە سەرخەت. ئەم هاتنە سەرخەتە شمشێرەی دوولەبەیە. لەلایەکەوە دەیەوێت پێمان بڵێ کە ئێمە لەگەڵ خواست و داواکاریەکانی ئێوەین. ئەگەر وایە یوەڵکەم فەرمووە پێمان بڵێن، وعدمان پێ نەیەن، بەڵێنمان پێ نەیەن، کۆمیتەمان پێ دروست نەکەن، بەڵکو لە واقعە جواب بە خواست و داواکاریەکانی ئێمە بدەنەوە، جواب بە خواستی ئەو کرێکارە بدەنەوە کە لەم شارە ئەمڕۆ بە 280,000 لە شاری سلێمانی کارەکات، ئێرەی جێهێشتووە، خێزانی جێهێشتووە، ماڵ و مناڵی خۆی جێهێشتووە بۆ 280,000. بۆیە وەڵامدانەوە بەم ئەرکە، وەڵامدانەوە بە پێویستی خەڵکی ئەم شارە نییە بەتەنیا. ئێمە لە بیرمانە سلمان گەنەوە پێش خەڵکی پێنجێر هەنگاوێکی مەزنینە، ئێمە لە بیرمانە دواتر خەڵکی دەربەنی خان هەنگاوێکی باشینە.
بەڵام ئەم هەنگاوان شێوازەکەی جیاوازە ئەم هەنگاوان خەریکە ئومێدێ بۆ خەڵکی کوردستان دیاری دەکات و دەستنیشان دەکات ئەم ئومێدە دەتوانێت سەرەتایە بێ بۆ ئەوەی کە لە هەموو شار و شارستەکانی کوردستانە ئەم ئومێدە بەرجەستتر بێتەوە گەورەتر بێتەوە و خەڵکی کوردستان لەو مافە سەرەتایی خۆیان بەهرەمەند بن و بێبەش نەبن دوای 32 ساڵ گەنجەکانی ئێمە حەقیان هەیە وەکو ئینسان بژین زانکۆکانی ئێمە قوتابیەکانی ئێمە ئەو کەسانەی کە بارها بە دوای بژێوی ژیانە ئەگەرێن ئەمە سادەترین شتە کە وەڵام بە پێداویستەکانی ژیان و گوزارانی خۆیان بدرێتەوە بۆیە من پێم وایە ئەوەی کە ئێستا بەردەمی ئێمایە هەرچی کەسێ دەنگی ئێمە ئەبیسێ دەنگی ئەنگ ئینسانانە ئەبیسێ دەنگی خەڵکی کەلارە بیسێ لە هەر گۆشەیەکی کەلاری دنیایە پێویست دەکا ژێر ئەم خێمەیە بەهێزکە پشگیری بکە هاودڵی بکە هاوکاری بکە و بتوانێت بێ بە بەشێ لەو دانویزەی کە لەسەر تاسەری کوردستانە ئەم زریقەیە ئومێدبەخشانە بچێتە ناو هەموو کۆڵان و کوچە و شەقامێ و بێتە هەوێنی گۆڕانشی گەورە لە کوردستانە دۆستانی بەڕێز ئەگەر ئەمە بەمانەیە بیکەین بەو معنایە قسەی لەسەرکەین کە نقطەی ئومێدی گەورەیە پێچەوانەکەشی ڕاستە ئەگەر ئێمە ئەم ساحەیە جێ بێڵین بەبێ دەستکەوت ئەگەر ئێمە پاشەکشە بکەین بەبێ ئەوەی بزانین هەژ ڕۆژە بۆچی هاتوین ئەگەر ئێمە بڕێنە ماڵەوە بەبێ ئەوەی کە بزانین دوای 32 ساڵ ئەم هەموو مەئاسات و کارەساتە بۆ چییە ئەتوانێت ئەمە پاشەکشەیەکی گەورە بێ بە خواست و داواکاریەکانی هەموو خەڵکی کوردستان و بۆیە لێرەوە هەموو خەڵکی کوردستان بەرپرسە لە بەسەرکەوتن گەیاندنی ئەم حەرەکەتە ئێمە تۆڕی هاوکاری کۆمەڵایەتین لە ماوەی 3 ساڵی ڕابردووە کارگەرێکمان کردووە پەیوەندی بە سیاسەت و دەسەڵاتەوە نەبووە پەیوەندی بە نانەوە هەبووە بە نەخۆشیەوە هەبووە بە بژێوی ژیانەوە هەبووە بە جلوبەرگەوە هەبووە بە ژینگەوە هەبووە و لەم بارەوە تەقەمان لە ماڵی هەزاران کەسدا و ماڵی هەزاران کەس مالدار هەڵبەسەر کردوێتەوە ئەگەر ئەمە بەشێکی زۆر بسوەرێ لە کارنامەی ئێمە و ڕێکخراوەکەی ئێمە و ئەو تۆڕانەی ئێمە خەڵکی کوردستان پێویستیان بەوەیە لە خوارەوە ئەم ئومێدە بکەن بە ئومێدێکی کۆمەڵایەتیتر و بە هاودڵی خۆیان و بە هەرەوەزی و بە هاوخەباتی خۆیان ئەم ئومێدە لە ئاسی کوردستانە پەخشندە بکەن و بەرز ڕایگرن هەتەکەم لە دواشتا نقطەیەکی ئیشارەی پێ بکەم هاوڕانی خۆشەویستم من لە سەوباسی هەندێک لەو دۆستانەی کە لە میدیا قسەکەین هەندێک جار وشەگەرێکمان بەژوەیەکەوێ وەک ئەوەی کە مقارنەی کەلارەکەین بە ئێرە کەلا عەزیزی ئێمە خەڵکەکەی ئێمە خوشک و برامان خۆشەویستمانن ئێمە نابێ بە هیچ جۆرێ دەرفەتی ئەوە بین خەڵکی کرێکاری زەحمەکێش و هەژار خەڵشی بخەنێتە بینەوە لە خانزازی ئێمە نییە ئەگەر گلەیمان لەوە هەیە ئەم ناوچەیە خەریکا بێتە ناوچەیەکی ئەلەمنشین ئەبێ گلەیمان لەو دەسەڵاتە هەبێ کە ڕێگە بە هەشتی شعبی ئەیا لە منتیقەی سلێمانیە بە ئارەزوی خۆیان بنکە بکەنەوە و بارحاڵ ئیتفاقاتی خۆیان لەگەڵ حکومەت و لەگەڵ لایەنە هێزە سیاسیەکان بکەنەوە بۆیە ئەبێ لەگەڵ خەڵکی کرێکار و زەحمەکێشی هەر شوێنێک و گۆشەیەکی ئەم وڵاتە هاودڵ بین هاوخەبات بین بۆی لە ئاماجی خۆمان بۆی لە پەیامی خۆمان بۆی لە نازامی خۆمان نزیکتر بینەوە من جاری کە دەستی هەمووتان لەگوشم پێم وایە ئەم هەنگاوەی ئێوە شتێکی کەمان پێڵێ کالێرە کوردستانە گەنجان سەرباری ئەو هەموو معاناتەی کە هەیەە سەرباری ئەو هەموو بەلابڕێبردنە بەڵام دەتوانن تاریخێکی تازە دروستکەن تاریخێکی تازە بنیاد بنێن کە تێیدا ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان ئارام و ئاسوودەتر بێت تێیدا برسەتی و هەژاری تر بەم جۆرە ئەژنۆمان نەشێنێ و بێکاری بەم جۆرە بێتاقەتمان نەکات من دەستی یەک بێکتانە گوشم و هیوادارم ئەم دەنگە ئەم بانگەوازەی ئێمە ئەوەندە بزودی بگرین کە سبەینەی لە هەموو شار و شارستەکانگەنی کوردستانەوە خۆمان بە بەرپرسزانین سەبارەت بە چارەنووسی ئەم دەنگە دلێرەی کە بۆ مافەسەرەتایەکانی خۆیان هاتوونەتە مەیدان سپاسی هەموو لایەکانەکەم بەڵێ بینەرانی عەزیز ئەوەی گوێبیستی بوون قسە و باسی ڕێبوار عارف بوو دوێنێ لەگەڵ جەماوەری ناڕازی شارۆچکەی کفری ئەنجامیدا و ئێستاش ڕێبوار عارف خۆیمان لە گەڵدایە بەداخۆ بەهۆی لاوازی هێڵی ئینتەرنێت لە کوردستانەوە ناتوانین ڤیدیۆکە ببینین تەنها بە دەنگ لەگەڵماندایە ڕێبوار عارف ئێوارەت باش و سپاس کە بەشداریت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشەنگ تیڤیدا زۆر سپاس بنەرجیان زۆر سپاس و ڕێزی سڵاوم هەیە بۆ هەموو هاوکاران و بۆ بینەران و بیستەرانی بەرنامەکەمان
ئەمێ سەرەتا بپرسم کە بۆ دەهەمین ڕۆژە جەماوەری ناڕازی لە شارۆچکەی کفری دەستیان بردووە بۆ ئەم جۆرە لە کۆبوونەوە لە دەوری یەک و دەربڕینی ناڕەزاتی و هەروەکو لە قسەکانی خۆشتانە ئاماژەتان پێدا لە کاتێکدا کە لە ناوەڕاستی تەمموز داین و پلەی گەرما لەسەر و 40 دەرەجەوەیە. بۆچی جەماوەر خەڵکی لە کفری دەستیان بۆ ئەم جۆرە لە ناڕەزایەتی بردووە و خواست و داواکاریان چییە؟ بنارجیان لە ڕاستیە دیوی پێشەوانەی ئەم پرسیارە هەر دروستە. بۆچی هەموو خەڵکی کوردستان ناکرێت لە ئێستا دژ بەم نادادی و نائەدال کە هەر ڕۆژە ژیانڵەکە کە قەیران و کە بژێوی ژیان و کە بێکاری و کە نەهامەتەکانی ژیان بۆ بە تابلۆیەکی گشتی کە ڕۆژ بە ڕۆژ ئێمە دەبینین حیات و ژیان و گوزەرانی خەڵکی تیان نغرۆ بێ. بۆیە لە کفریە ئەگەر وەک ناوچەیەک وەک شارۆچکەیەک دەست براوە بۆ ئەمە ڕەنگە ئەوە بێت کە بەڕاستی هەژاری و بێکاری و نادادپەروی لەم ناوچە گەشتوتە لوتکە گەشتوتە شوێنەی تر خەڵکی ناوچەکە لەمە زیاتر تەحملی ئەو نابەرابەریە ناکەن هەروەکو خۆیان هەموو ڕۆژە دەیڵێنەوە لە هەموو پێداویستیەکانی ژیان لە خزمە گوزاریەکان لە کار لە بیمە لە خزمە گوزاری هەرچی شتێک بەبیر تابێ ئەم شارە لی مەحرومە ئەم شارە بە تەواویمانە پەراوێز کراوە ئەم شارە تەنانەت وەکو زۆرە لە شارەکانی هاوشانی خۆشی خدمەتگوزاری و ئەو شتانەی کە وەکو تەقلید لە هەندێک لە شارەکانیا هەن لەم شارە لە ئاسێکی زۆر کەمە دەبینرێتەوە. بۆی خەڵکی ئەم شارەی تر ماوەیە کە دەستیان ناوەتە جم و جۆڵێک کۆمەڵی گەنجی بەرپێس لێهاتوو بە شخصیەتی ناوچەکە بارحاڵ لە دەوری یەکتر گربوونەتەوە بۆ ئەوەی ڕێ بدۆسنەوە کە داخوازیەکانی خۆیان بەدەسەڵات بگەێنن و ئەم داخوازیانە لە حقیقەتە ئەگەر سەیری یەک بە یەکی ئەو بەندانە بکەین کە خسویانەتە ڕوو داخوازی زۆر سادەن زۆر سەرەتایین هەندێکیان بەڕاستی لە ڕۆژگاری ئەمڕۆ ئینسان شەرمەکە کە باز لەوە بکرێ ئاو کارەبا بارحە بڕەکەی ببرێتە سەرەوە یاخۆت خزمە گوزاریەکانی کە یاخۆت بەڕێوەبەرایەتیەکان بکرێتەوە لەم شارە لە کاتێکە ئەم شارە ناوچەیەکی دێرین و بارحاڵ ناوچێک بووە کە لە هەموو ئاڵوگۆڕە سیاسی و بیلۆگرافیەکانی ناوچەکە لە سەردەمی بەعسەوە تا ئەمڕۆ قوربانیە و بەرنگاریان کردووە و ڕاوەسانەوە سەرسەبارە بە زوڵم و زۆر و نەعەدالەتی و نابەرابەری و پشتی شێریان هەبوو ئەم منتیقەیە هەتا تەنانەت لە ئەلفاکردنی خەڵکی ئەم ناوچە بۆیە تر دوای 32 ساڵ بەڕاستی بە شوێنێ گەشتون لە دووڕیانێکان کە لەو نقطەوە دەستیان پێکردووە کە ژمارە لە خواست و داواکاریان خستووەتە ڕوو وەکو یاداشنامەیەک. ئەگەر ئیشارەی بە یاداشنامەکانیان بکەم لە ڕاستیە ڕەنگە دەرفەت نەبێ باسی یەک بەیەشیان بکەین چونکە تقریبا نزیک بە پێم وابێ 24 خاڵیان هێناوە و بارحاڵتاوتۆ کردووە و ئەو یاداشنامەیان ناردووە بۆ لایەنە بەرپرسەکان بۆ حکوومەت و بۆ لایەنە پەرسەکان ئەویش لە چەند بەندێک کاتوانم بڵێم بۆ نمونەوەکەوەی کە داخوازی ئەوان بەرجەستە کردوێتەوە کە بەڕێوەبەراتی گشتەکان لەم ناوچە بکرێتەوە وەک بەڕێوەبەراتی گشتی شارەوانی هاتوچۆ باز و دەرامەت یا ڕگەزنامە باری کەسایەتی وەگەر لەو با بڵێن بەڕێوەبەراتیانە یا زیادکردنی بڕی کارەبا لە ناوچەی کفریە دابینکردنی بارحاڵ پێداویستە تەندروستیەکان و خەستەخانە و بنکە تەندروستیەکان کارکردن بۆ بارحاڵ زانکۆ لە ناو شارە یا بەشەکانی زانکۆ و هەروەها کردنەوەی با بڵێن دیاریکردنی موچەیەک یا بودجەیەک بۆ ژیان و گوزەرانی خەڵکی و نوێژەنکردنەوەی قوتابخانە و فێرگەکان و مۆزەخانە و هەندێک لەو شوێنانی کە بە تەواوی فەرامۆش کراون هاوکات بەهەرحاڵکردنەوەی پرۆژەی ئەو پرۆژانەی کە وەستاون کە پێشووتر هەبووە یان ئەو پرۆژانەی کە لە هەرحاڵ بەهۆی بارودۆخی ئابووری ناوچەکەوە ڕاجی کراوە لەوە بگرێت تا ئەگاتە مەسەلەن وەکەوەی کە یەکێک لە خاڵە بەرجەستەکانی ئەم داواکاریان ئەوەیە کە خواستیاری ئەوەن ئێستا
ئەم شارەوانیە باش با بڵین پلە دووە بکرێ بە پلەیەک و ئەمە یەکێکە لەو داخوازیە گرنگانە کە ئەتوانێ ئەگەرم ئاڵوگۆڕە بەسەر جێبەجێ بکرێ ژیانی خەڵکی ناوچەکە بە ڕادەیەک لە ڕووی ئابوووریەوە بڕێک باشترە بێت لە ئێستەیان و لە ناو داخوازیەکانیشا دیارەیەکێکە لە خاڵە بەرجەسەکانە هەروەها هەندێک شتیکەی وەکردنەوەی سایلۆ یا گەشەکردن و فراوانکردنەوەی پرۆژەی کشت و کاڵ و پیشەسازی و ڕێگەوبان و بەرحاڵ هەندێک بابەتی پەیوەنددار بە سەبارە بە گەنجان و مەسەلەی بێکاری و هەری کار و ئەم بابەتانە بەرحاڵ وێنێکی گشتیە لە داخوازیەکانە کە لە ڕاستیە توانین بڵین ئەم وێنەیە بۆ زۆر لە شار و شارچەکانی کەشات لەژی بەڵام فەرقەکەی لەم ناوچە ئەوەیە ئیتر دۆخێکی پێکێناوە کە ڕێژەی بێکاری لە زۆربەی زۆری ناوچەکانی کوردستان لەم شارۆچکەیە بەرفراوەتر و بەرچاوترەوە هەروە ژوای کردووە ژمارەی زۆر لە خەڵکی ناوچەکە بارکە لە شار و شارۆچەکانی دەوروبەر و شارە گەورە کاترەکان بۆ بژێوی ژیان و بۆ کارکردن و بەرحاڵ بۆ بەڕێوەبرنی ژیان و گوزەرانی خۆیان ئەمە وێنێکی گشتی بوو لە ئەو داخوازیانەی کە ئێستا لەم ڕۆژانەی ڕابردوودا ڕاگەیەندراوە و ئەمڕۆ خۆپیشاندانەکان یا با بڵێن ماگرتن و گربوونەوەکە پێی ناوەتە دەهەمین ڕۆژی خۆیەوە لەسەر ئەم ئاگرین خاڵێکە ئاماژە پێدا بێکاری و هەروە لە قسەکاندا ئاماژە بە بابەتێک کرد بە حاڵەتێک نمونەیەک کرد کە کرێکارێکی ژینگە پارێز بۆ موچەیەکی 280,000 ئەوەی جێهێشتۆ دەچێتە شارێکی ترەوە ئەمە چەندێک نمونەیەکی تایبەت و شازە یاخود دیاردەیەکی بەربڵاو ئەکرێت چەندین کەسی تریش بگرێتەوە کە بە موچەیەکی 280,000 ژیان و گوزەرانی دابی بکات لە ڕاستیا بناجیان کێشەی بێکاری لەم شارە مەترسیدارە یعنی بنچینەی ترین کێشەی ئەم شارە لە ڕوانگەی منەوە مەسەلەی بێکاریانە بەکارە بە جۆرێک ئەم بابەتە تەوەقع و ئاسی چاوەڕوانی ئینسانی هێناوەتە خوارەوە کە گەمن باسی واکەم ژمارەیە لە کرێکارەکانە چەند شارێک و سلێمانی بەسەر 200,000 ئیشەکەن و 250,000ەوە بەڵام لە ڕاستیا ژمارەیەکی گەنجەکان لەم شارە کاریان بە 150,000 دەست ناکەوێت کاریان بە 130,000 دەست ناکەوێت یعنی تۆ ئەو کاتە بەرابەری بە ڕۆژی 4,000 دینار یعنی ژیان وای لێ هاتووە لەم بارەوە بە تابەتی لەو ناوچە باعیسی ئەوە بۆ کە ژمارەی یەکجار زۆر لەو خەڵکانی کە لەوێ ژیاون لەوێ بوون ڕەنگە نەسڵ و نەسڵ باو باپیرانیان لەوێ بووی بێ لەو ناوچەوی بێ بەڵام بەرحاڵ بەهۆی ئەوەی کە دەخوێنن بەهۆی ئەوەی کە بێکارن بەهۆیە کە هەژارن ناچاربوون بە ڕووبکەنە ناوچەکانی کە و ئەمەش بارودۆخێکی زۆر ناتەندروستداری بۆ ژیان و گوزەرانی چه ئەوانەی کەماوەتەوە لە ڕاستیاوە چ تەئەسفبار بۆ گوزەرانێکە لە هەرحاڵ لە شارەکانی کەشیانە ژیان بەسەرە بن چونکە لە شارەکانی کەشا بە هەماشی و مەسەلەی بێکاری بابەتێکی دەردناکە کە ئەمە وای کردووە بەرحاڵ ئاسی چاوەڕوانی کرێکارێک یا خوێنکارێک یا کەسێک لە ئەم شارە بچێتە شارۆچکەیەکی کە بە ئاسی چاوەڕوانەکەی زۆر لەوە زیاتر دێتە خوارد مەسەڵەن کرێکار لە شوێنەکانی کا بە 10,000 12,000 کارەکەن بە 15,000 کارەکەن یعنی بۆیە پێم وایە ئەمە یەکێکە لە گەورەترین داواکارەکان کە بۆ خۆشیان وشیارانە لەو یا داژنامەی کە دەیانە لە کۆی ئەو مەشروعانەی کە خسویانەتە بەردەست و لە کۆی ئەو خاڵانە دەیانێت بە زۆر لە زۆرەکان سیمایە بنەوە بە شار و بە بەڕێوەبەرایەتەکان و بە هەلی کار و بە ئەو بارودۆخی کە لەو شارەیە کە بتوانن ڕێژەی بێکاری لەم شارە یەکەم کەم بکەنەوە و بە زۆرە زۆرەکانی شەوڵێ بدەن بۆ ڕێگرتن بە سۆڵکردنی شار و ناوچەکەیان و بەوەی کە بتوان بارحاڵەگەر بە ئاستێکی نزمتریش بووە لە شوێنەکان و لە کاتەکانی تر ژیانی ئەم خۆیان بارحاڵ لەم شارە سوکنا پێ بدەن ڕەنگە من حەزکەم لێرە ئەو نقطەی شارەوانیە لە ڕاستیا بەرجەسەتر کەمەوە چونکە یەکێکە لەو بابەتانەی ئەوەنەی کە من ئاگام لێبێ هێشتا هەرچەنە بەفەرمی من ئەم شتێم لە دەزگاکانی ڕاگەیاندنان نەبیستووە بەڵام یەکێ لە گرنگترین داواکاریەکانی ئەوان کە مەسەلەی با بڵێن شارەوانیە لە گۆڕینی پلە دوو بۆ پلە یەک ئەمە یەکێکە لەو شتانەی کە بە هەر تەکنیک و تاکتیکێکی دەسەڵاتێ بەرحاڵ تا ئێستا
با بڵین ڕانەگەێنراوە، بەڵام لە حقیقەتە ئەم بابەتە لە ناو دەسەڵاتیشە تاوتوێ کراوە و ئۆکەی بۆ ئەوە دراوە. ئەمە دەرفەتەدا واتە ئەو زەویزارەی کە لەم ناوچە هەیە لە هەرحاڵ کە وەختێ بفرۆشرێ بە پێچەوانەی جارانەوە کە شارەوانی ژمارە دوو بوو ئەو پارەیە دەگەڕایەوە با بڵێن بۆ محافزیە بۆ ناوچەی سەربەو کە لەو باڵا دەسترن وەوان تەسەڕوفیان بە ئیمکاناتە مادیەکە کرد. بەڵام ئەگەر بێ بە ژمارەیەک شارەوانی ژمارەیەک ئەو کاتە بە هەرحاڵ ئەو ئیمکاناتە یاخۆت ئەو پارەیە لە سەرفی پرۆژە و ئیمکاناتەکان و بژێوی و بژانەوەی ژیانی خەڵکی شارەکەکەن کەماتوانێت لە زۆرێک لە پرۆژەکان فراوانتر کاتەوە بەهەڵ ئاسی چاوەڕوانی تۆزێ زیاتر بزۆڵێنە باشتری کە بەربگرێ بە فراوان بوونەوەی بێکاری ژمارەی بەرچاو لە خەڵق بە هەمان شێوە ڕێک بخرێتەوە لە شوێنی کارە. ئەمانە بابەتگەلێکن من پێم وایە بەهەرحاڵ لە ئەم ناوچەیە جیاواز لە نەبوونی هەموو خزمە گوزاریەکانی کەیان جیاواز لەوەی کە بە هەمان شێوە داواکاریان لەسەر گۆڕینی سیماکانی کاربەدەستانی حکومی لەم ناوچەیە هەیە. بەڵام مەسەلەی هەژاری و مەسەلەی بێکاری لوتکەی ترین یا گرەی گەورەی داواکارەکانی خەڵکی ئەم ناوچەیە کە لە هەوڵێکی بێوچانان و لە ڕاوەسانێکی نمونەیان وە لە ڕاستیە ئەم ئەزمموی کەمان دەستیان پیاوە ئەزمونێکە کاتوانەیە کاریگەریەکی زۆر ئەرێنی لەسەر ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان بەتابەت لە ئایندا هەبێ. ئەگەر چی ئەمە دەبێت بە چاوێکی زۆر وردەکاریەوە سەری ئەم بارودۆخە بکەین و متابعە بکەین و ئاگامان لە ڕۆڵ و هەڵوێست و لە تێڕوان و نەخشە و پلانەکانی حکوومەت و ئەحزابی سیاسیش بتێدا. دووبارە هەر لەسەر ئاخیر پۆینتێت ئەمە پرسیاری بینەرێک بێنمە سەر شاشەکە و ئاراستی ئێوە بکەم سەبارەت بە هەڵوێستی حیزبەکان لە بەرامبەر ئەم ناڕزایەتیانەدا چۆن بووە. ئەگەر خۆشم ئەوەی بۆ ئیزافە بکەم وەڵامی دەسەڵاتداران بە خواست و داواکاری خەڵکی کفری چی بووە؟ لە ڕاستیە خۆی لە بابلین دەستگاکانی ڕاگەاندنە 5-6 خاڵ لەو خاڵانەی کە داوا کراوە ڕاکێنراوە کە بە فەرمی کە ئەو خواست و داواکاریانە وەڵامی پێدراوەتەوە کۆی کە بۆ نمونە 300 ملیۆن بۆ نوێژەنکردنەوەی قوتابخانە و فێرگەکان یاخۆت کردنەوەی یاریگە ئەوەی کە لەبیرم بێ بە هەمان شێوە هەندێک ئیمکاناتێک بۆ گرنگیدان بە وەرزش و تیپە وەرزیەکان یان دابینکردنی پێم وایە 3-4 ئۆتۆمبیلی فریاکەوتنە و لێدانی بەهەرحاڵ بیری ئاوی پاک هەندێک لەو داخوازیانە بە فەرمی ڕاگەیەندراوە. ئەگەرچی من پێم وایە درێژی ئەم داخوازیانە لە حەقەتە ئەتوانێت و پۆتانسیێلی ئەوەی هەیە کە داخوازیێکی زۆر فراوانتر و زیاتر. بەڵام منەوە نشتەڵم هەتا ئێستا ئەمە بۆ خۆی سەرکەوتنێکی گرنگە و پایەخە و دەستکەوتێکە کە نیشانەی ڕاوەستانەوە و سیما و جەسارەتی گەنجان و خەڵکی ئەم شارەی پێوە دیارە. هاوکاتیش تا بۆ شوێنێک کە بە حیزبە سیاسیەکانە گەڕێتەوە دەبێ ئەوە بڵین کە 3-4 ڕۆژ لەمەوە پێش بە هەمان شێوە با بڵین لە ئاستی باڵای حکوومەتی هەرێمی کوردستانە ئاماژە بەوە کراوە مەسعود بارزانی کە دەڵێ ئەمە گوێمان لێ ڕاگرتوون داخوازیەکان ڕێوەر عەرف لە خەتماوی لەگەڵماندا دیارە دەنگی ڕێوەر عەرف نایەت هیوادارم زوو دەنگی ببیستینەوە بە ڕێزە ببوورە ڕێوەر عەرفتان قەتعی تێکە و ئەگەر لێەوە بەردەوام بن لە دوای و قسانەی کە ئێستا گوێ دەنگ بە بنارژیان داوەتەوە بەخواستەکان. بەڵێ بە هەرحاڵەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە وەکو ئێوە خۆتان نیشارەتان پێکرد یا ئەو بەڕێزە سواری کردووە لەسەرەوەی کە دەور و ڕۆڵی حیزبە سیاسیەکان چییە. ئەم بابەتە پەیوەندی بە درێژەدانی تا ئێستا و ڕاوەسانەوەی کە میوێنەی خەڵکی ئەم ناوچەوە هەیە کە لەلایەک حکوومەت و دەسەڵاتی ناچا کردووە بە وەڵامدانەوە بە بەشێ لە داخوازیەکان و لەلایەکی کەشەوە بەتایبەت یەکێتی و پارتی کەوتونەتە سەرنجدانێ یا کەوتونەتە مەوقعیەتێکەوە کە بە تەسەوری من دەیانێ ئەم بارودۆخە بقۆستنەوە کە تێیدا خۆیان بە خاوەنددارەتی ئەم جوڵانەوەیە ئەو دەستکەوتانی کە خەڵق هێناوێتی بەدەستی هێناوە بزانن.
بە جۆرێ ئەوەی کە من هەستی پێەکەم لە نزیک و دوورەوە نەخشەیان هەیە کە بارحاڵ بڕۆنە نێو خۆپشاندانەکە یاخۆت کاریگەریان هەبێ لەسەر بارودۆخەکە یا ڕەنگە سیناریۆگەلێ دروستکە لە داهاتووە کە بڵێن حکومەت یاخۆت پارتی یاخۆت یەکێتی کاریگەری چارەنووسازی هەبووە لە بەدەستهێنانی ئەم داخوازیانە بەڵام ئەمە کۆمیدیایك و هەڵوێستێکی یەکجار بێمانا و لاواز و لە واقع بێمەحەلە چونکە 32 ساڵە ئەم حیزبە سیاسیانە دەبێت لە خۆیان پرسن لە کوێن دەسەڵات لەکوێیە بۆچی دوای 32 ساڵ و دوای تێپەڕبوونی دەڕۆژ بەسەر ئەم ڕاوەستانەوەیەتە حیزبی سیاسیەکان بەتابەت پارتی و یەکێتی دێن خۆیان لەو گۆشە نیگایەوە نیشان دەدەن کە دڵسۆزی خەڵکی شارەکەن دڵسۆزی داخوازیەکانن بەتەنگ داخوازیەکانی خەڵکەوە هاتوون مەگەر خەڵکی ئەم شارە داخوازیەکانیان بریتی نییە لە سیمای گۆڕینی سیمای ئەم دەسەڵاتدارانەی لەم شارە هەیە مەگەر داخوازیەکانیان بریتی نییە لەوەی کە بارحاڵ پرۆژەکان کە چەندین ساڵە بۆمان ڕاوەستاوە کە ئێوە ئەم حیزبە سیاسیانە دەورتان لە نابودکردن و لە ناومێدکردن و لە بێکارکردن و لە هەژارکردن و لە پراوێستخستنی ژیانی ئەم خەڵکی ئەم شارە هەیە چ خێرەوە ئەم ڕۆژانە ئێوە وەختێک کە ئەبینن شەقامی ئەم شارە و مناڵ و گەورە بچووکی ئەم شارە بە شێوێکی زۆر شارستانیانە بە شێوێکی زۆر نمونەیانە داواکاری خۆیان خسۆتە ڕوو ئێستا ئێوە سنجی دڵسۆزی دەکتن و دەتانوێت لەم هاوکێشا جێگەیەکتان بێتەوە من پێم وایە بەر لە هەموو شێ خەڵکی ئەم شارەوە ئەم ناوچەیە زۆر لەوە وشیارترن کە بیانەوێ ڕیشی خۆیان بدەنە دەست ئەو ئەگەرانەی کە حکومەت لە ڕێگەی دروستکردنی کۆمیتە و ئەم جۆرە سیناریوانەی کە دەیانجار لە کوردستانە هەبووە بڕوایان پێ بکەن یاخۆت ئەوەی کە بە هەرحاڵ ئەم جوڵە و ئەم ناڕەزایەتیانە تەسلیمی ئەو حیزبە سیاسیانە بکەن کە بەشێکن لە تراژیدیای ژیان یەک نقطە کە من پێم وایە قۆناغی ئێستا بۆ ئەو خەڵکە ناڕازیە و بۆ ئەو ڕاهبەرانەی کە لەم دەڕۆژە دەور و کاریگەریەکی زۆر بەرچاویان هەبووە ئەو کاری کە تا ئێستا کریانە پێم وایە وەک ئەزمونێک ئەتوانێت ئەزمونێ بێ بۆ درێژە پێدان بۆ بەدەستێنانی تەواوی خواستەکانیان و حتا بۆ ئەوەی کە خۆیان ئامادەکەن کە ئەگەر ئەوان ئەو سیماگەلەیان ناوێ ئەو کەسانیان ناوێ ئەم خەڵکە و ئەم توانایە و ئەم کارکتەرانە دەتوانن گۆڕانێکی زۆر گەورەتر لە خەڵکی ژیان و گوزەرانی خەڵکی شارەکە بهێنن بەڵام بە بڕای من هەر ئەم زەرفەتەی کە ئێستا هەیە خۆی ئەتوانێت ئەنجومەنی شارەکە بێ ئەتوانن ئەم گەنجانە لە دەوری یەک لە دەوری پرۆژەیەکی فراوانتر کۆبنەوە و پێداگرن لەسەر ئەوەی کە ئەوان پرسیاری بینەرێک هاتووە ئەڵێ دەپرسێت کە ئایا ئەم ناڕەزایەتیە ڕێکخراوە یاخودنا هەوڵدراوە کۆبنەوەی گشتی بکەن و نوێنەری خۆیان هەڵبژێرن لە ڕاستیە ئەم ناڕەزایەتیە خۆرسک نییە کاری بۆ کراوە ماوەیەکی بەرچاوە لە کەسایەتیە خۆشەویست و دیارەکانی خەڵکی ئەم ناوچەیە و بە تابەتی خەڵکی ئەم شارە ئیشی بۆ کراوە ڕەنگە هێشتا هەندێ سونەت و هەندێک ڕێگە و ڕەوشتی زۆر ڕادیکاڵانە یا زۆر بەرحەقانە پێی نەنابێتە ئەو شوێنەی کە با بڵێن لە ئاسی چاوەڕوانیا بێ وەکو کۆبوونەوەی گشتی بەڵام ئەمە لە پرۆسەیەکە کە من پێم وایە بە ئەزمموی چوونە پێشەوەی ئەم کارانەی خۆیان و بە ئەزمموی ئەوەی کە لە ئێستا ئێمە باسەکەین ئەگەر ئەمان ئەنجومەنێ پێک بێنن ئەم ئەنجومەنە ئەتوانێت نەواتی ئەوە با بەدەستەوە کە شێوازێکی کە لە بەڕێوەبردننی کاروباریەکانی خۆیان و حتا لە شێوازی بەڕێوەبردننی کاروباری شارەوانیش یعنی هەرچی ئاڵوگۆڕێ لەو شارا بێ بۆچی ناکرێ ئەم ئینسانانە کە بەم نوع لە ئەزمونیان لەم نوع لە کەسایەتی یا لەم نوع لە فیگەری شارەکە و ناوچەکە لە دەوری یەکتر خۆبوونەوە ئەمانە بۆ خۆیان جۆرە لە دەسەڵات یا جۆرە لە مرکز و سنترالە بێن کە لە هەموو بوارەکانی ژیانە بارحاڵ ئەمان بتوانن لە نێو کۆمەلگا لە نێو کۆڵانە و کوچە و لە نێو نەمەرکەزی شار و لە نێو بابلێ ئەو شوێنەی کە ئێستا تێداگربوونەوە کۆبنەوەی گشتی بکەن قەرارە بدەن بەرنامەی کە بهێنە بەردەستەوە بانگەوازی خەڵکی کوردستان کەم بۆ پشتگیریکردن و بە زۆرێ بارحاڵ لە خەم و بیری ئەوە دابن کە ئەم ڕاوەستانەیان چۆن ئەترێ لە ئاسێکی زۆر فراوانترە گەشەی پێ بکات و
بێتە هەوێنی ئەوەی کە خەڵکی کوردستان لە ئاسێکی باڵاترە و دەنجیان بێن یان بەهەرحاڵ داکۆچی لە داخوازیەکانیان بکەن. بۆیە من پێم وایە ئەمانە خۆپیشاندانەکانی ئێرە و ئەو جوڵانەی کە تا ئێستا لەم شارە هەیە بۆ ئاستە لە وشیاری و بۆ ئاستە لە تێگەشن و بۆ ئاستە لە هەوڵ و تەقەلای ماندووبوونی ژمارەی بەرچاو لە گەنجانی ئەم شارە و کەسانێکە تەجروبەیەشیان هەیە دۆخەکەیان هێناوە و شایستەجی خۆیان نیشان داوە، ڕەهبەربوونی خۆیان لە ناوچەکە پیشان داوە بە ڕادێکی زۆر باش. ئەوەی کامە چۆن تەکامڵەکرێ و گەشەی پێئەترێت و فراوانترە بێتەوە بەشێکە لە پرۆسەی دەخالەکەری ئەو هێزە ڕادیکاڵ و پێشڕەوانەی یا ئەو کەسایەتی ڕادیکاڵ و پێشڕەوانەی لە ئاسی سەرتاسەری کورسانە ئەزمونیان هەیە واتوان ئەمە بکەن بە خاڵێکی درەخشانی درێژە پێدانەوە و سەرهەڵدانەوەی جارێکیکەی ناڕزایەتەکانی خەڵکی کوردستان. لە ماوەی ڕابردووە لە شار و شارۆچکەی تری کوردستانیشدا ناڕزاتی جەماوەریمان بینیوە وەکو دەربەندی خان لە چەند مانگی ڕابردووتەوە پێش خۆش لە پێنجوینەوە لە شار و شارۆچکەی تریش بە شێوەی جیاواز و بە ئاستی جیاواز. ئەگەر بە کورتی ئێوە پەیامی خۆتان بدەن بە هەڵسوراوان و ئەو کەسانی لەم ئەنجامدانی خۆپیشاندان و ناڕزاتیانە چالاکوان بوون، پەیامی ئێوە بۆ ئەوان چییە؟ لە چەند مانگی ڕابردووە پێنجوێن هەنگایەکی بەرچاو و پێشەوانەینا و ئەو شتەی کە جێگەی ئومێد بوو هەرو باسی لەسەر بۆ نمونە کۆبوونەوەی گشتی ئەکرێت لەوێ سونەتێکی باش و جێگیر بوو، هەوڵێکی زۆر گرنگ درا لە دەربەنی خان و بەڕادەیە سەرکەوتنێکی باشی بەدەستهێنا و ئەبێ بنارژیانەوەش بڵێم کە لە ڕاستیە لە زۆر لە شار و شارۆچەکانی کوردستانە لە ماوە لە خۆپیشاندان و ناڕزایەتی جۆرا و جۆرەوە بۆ درێژەی هەبووە، بەڵام دەزاکانی ڕاگەیاندێن بە هەرحاڵ لە کاتی خۆیان بەدەنگیەوە نەچوون یان بەشێ لە حرەکەتەکە خۆرستی بووە و یان قووەی ئەوەی نەبووە بەرجەسە بێتەوە. ئەمە نیشانەی ئەوەیە کە خەڵکی کوردستان لە هەموو بەهەرحاڵ شار و شارۆچەکانی کوردستانە بە شێوەیەکی گشتی ناڕازین لەم بارودۆخە و من پێم وایە بەهەرحاڵ ئەگەر ئەم سێ نمونەیەی شەژمانجی ڕابردوو ئێمە بکەینە مشتێ لە خەرمانی جۆرێکی کە لە خەبات و تێکۆشان و هاتنە مەیدانی خەڵکی کوردستان و کۆکردنەوەی ئەزمونەکانیان و کۆکردنەوەی دەستکەوتەکانیان و کۆکردنەوەی ئەو ڕێگە و ڕەوشتانەی کە ئەمان توانیانە بەسەر حکومت و دەسەڵات و لایەنەکانیش چەک بکەن بە زۆرە لە زۆرەکان، چونکە ئەم ڕێگە و ڕەوشتە شارستانیە دوور لە هەرچی تۆنوتیژیەک بە زۆرە لە زۆرەکان کە حکومت هەمیشە خۆی تێیدا دەخزێنێت و کارەکە ئەکات و بە ئاقارێکی دادەبا کە با بڵێن بەرکەوتە و کێشە و گرفتی تونند و تیژیتیا ببێت، بەڵام شێوازی کارەکانی ئەم بەڕێزانە و ئەم جۆرە لە مانگرتن شێوازێکی هێندە شارستانی و کارایە بە بڕای من لە هەموو شارەکانی کوردستانە ئەم زەرفێتە هەیە و بانگەوازی منەوەیە لە ڕاستیە بۆ هەموو ئەو شار و شارۆچکانەی بۆ هەموو خەڵکە ئازادی خوازەی بۆ هەموو خەڵکە پێشەوەی کە لە هەر شوێنەکەن ئەم دەنگیان بەگوێ دەگا دژ بە نائەدالەتی و ستەم و نابەرابەرین و ئەیانەوێ ئەم بارودۆخە بە جۆرێک بگۆڕن بۆ ژیانێکی شایستەتر و ئینسانی تر، بەتایبەت لە مۆقعیەتێکە کە شەو و ڕۆژ ئەمان باس لە ئەگەری کردن و نەکردنی هەڵبژاردن دەکەن، دۆخێک و تاکتیکێک و ڕێگە و ڕەوشتێکی زۆر گرنگ و بڕبەهایە کە ئێمەش لە هەموو شارەکانە خۆمان ئامادەکەین بۆ ئەوەی کە ئەم سیناریۆیەی کە بە ناوی هەڵبژارنەوەیە بیگۆڕین بە سیمایەکی کە سیمای هاتنە دەنگ و ڕاوەستان و با بڵێن ڕاپەڕێنی خەڵکی کوردستان بێ ئەگەرچی لە داواکردن و پێداگرتن لەسەر داواگارە سەرەتایەکانیشیانە بێت، بەڵام پێم وایە بەڕاستی و تەنگهاتنی ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان هیچ ڕێگەیەکی نەهێشتوتەوە ئەوە نەبێ کە بەهەرحاڵ جاری کە بڕژێنەوە نێوشەقام. ئەوەی کە زۆر گرنگە لێرە ئیشاری پێیەکەم ئەو پرسیاری تۆیە کە ئایا ئامادەکاری هەبووە؟ ئێستا کاتی ئامادەکاریە لە هەموو شار و شارۆچکەیەکی کوردستانە، لە ئاسی ڕەهبەرانە، لە ئاسی ڕێکخراوە جەماوەریەکانە، لە ئاسی بەرپرسیارەتی و دەرچی هەر حرەکەتی ڕادیکال و چەپ و سوسیالیست و کرێکاری و بەهەرحاڵ جەماوەریە کە ڕێگە خۆشکەن، زەمینە خۆشکەن، تاوتوێی داخوازیەکانی خەڵکی ناوچەکە بە هەرچی جیاوازێکی خۆیانەوە بکەن، بۆی بەهەرحاڵ دوجار ئەم بزوتنەوە جەماوەریە لە چوارچێوی پلاتفۆرمێکا کۆبێتەوە کە بتوانێت کاڵا بەقەت باڵای سیمای ئەم ناڕزایەتیانە بێت و ئەم بارودۆخە ناشایستە و نالەبارەی کوردستان بۆ ئاراستەیە بەرەبەر هەل لە ناو ئەم بێ باوەڕێی خەڵکی کوردستان
ناو ئەم هەموو پاشەکشە پێکردنانەی حیات و گوزەرانی خەڵکە بارحەڵ دەنجێکیکە بەڕاسایی بێتە پێشەوە وە بتوانێت لە هاوکێشەی ناوچەکە دەور کاریگەری هەبێ. من هیوادارم بارحەڵمە ئەو ئەزمونە بێت کە ئێمە هەمومان لێوەی فێربین، گەشەی پێ بدەین، فراوانی بکەینەوە و هەست بە بەرپرسیارەتی بکەین و هەر لێرەشەوە هیوادارم چ لە هەندەران چ لە هەر شار و شارۆچەیەکی کوردستان ئەوەی کە بۆ کفری بۆمان دەکرێت و ممکنە لە بیری نەکەین و فەرامۆشی نەکەین و لە دەستی نەدەی ئەم هەلومەرجەیە بۆ ئەوی کە بە زۆرترین و زیاتی ماف و داواکاریەکانی خۆیان بکەن. ڕێوەر عارف زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشنگی بیدا ئامادەبوون. قوربانی تۆ، سپاس بۆ ئەوێ و بۆ بینەرانی و بیستەرانی کەناڵەکەمان. زۆر سپاس. ئازیزان، وچانێکی بچووک دەدەین و پاشان سەبارەت بە 4 ساڵ تێپەڕێن بەسەر ڕاگەاندنی کابینەی نوێی حکوومەتی هەرێم لەگەڵ عەبدوڵڵا مەحموود چاوپێکەوتنێکمان دەبێت. بۆیە وچانێکی بچووک لێرەدا دەدەین و پاشان بەردەوام دەبین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان. باڵە بینەرانی عەزیز، بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و هەفتەی ڕابردوو ڕاگەاندنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان 4 ساڵی تێپەڕا و لەم بارەیەوە کۆمەڵێک قسە و باس و لێکدانەوە و هەڵوێستی جیاواز و هەڵسەنگاندن بۆ کارنامەی ئەم حکوومەتە کراوە. ئێمەش لێرەوە ئەم بابەتە تاوتوێ دەکەین لەگەڵ عەبدوڵڵا مەحموود، ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە. عەبدوڵڵا مەحموود، ئێوارت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئەو ئێوارەی خۆتان و بیسەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ باش. هەفتەی پێشوو ڕاگەاندنی کابینەی نوێی حکوومەتی هەرێم 4 ساڵی تێپەڕان. لەم بارەیەوە من کۆمەڵێ پرسیارم دەبێت و هەروەها هەندێک لەو سەرنج و تێبینیانەی لەسەری دراوە بە تایبەتی لە زاری سەرۆکی حکوومەتەوە پرسیاری ترم دەبێت. بەڵام پێم خۆشە سەرەتا ئەگەر ئێوە خۆتان هەڵسەنگاندنێکی کورت بۆ کارنامەی 4 ساڵی ئەم حکوومەتە بکەن، چی بەرجەستە دەکەنەوە و چۆنی هەڵدەسەنگێنن؟ بەڵێ، تەبعاً وەک تۆ وتت، نوێی ئەم مانگە 4 ساڵ بەسەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە کابینەی سێ کوچکەی یەکێتی و پارتی و گۆڕانە تێپەڕی. بەو بۆنەیەشەوە گوێمان لە زۆر هەڵسەنگاندنی جۆرا و جۆر بوو، زۆرێک لە بەرپرسە حیزبیەکان، کادرەکان، بەشێک لە سەرمایەداران گوێمان لەوانە بوو کە هاتن میدیاکانی پارتی بە تایبەت زۆر هەوڵیاندا کە دیمەن و ڕوخسارێکی زۆر نەجیب و جوان لە کابینەی نوێیەم و کارەکانی نیشان بدەن و هاتن زۆر هەوڵیاندا کە نیشانی بدەن کە ئەم کابینەیە یەکێکە لە کابینە سەرکەوتوەکان لەنێو ئەو کابینانەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستاندا پێکاتوە. بەڵام دەبێ بزانین کە هەڵسەنگاندن بۆ هەر کابینەیەکی حکومی یا هەر بۆ هەر دەسەڵاتێکی سیاسی چۆن دەکرێت دەسەڵاتی سیاسی خۆی لێکدانە و هەڵسەنگاندنی خۆی هەبێ کە لە بەرژەوەندی خۆیەتی یا کابینەیەکی حکوومەت ماشێنە ئیعلامیەکەی خۆی یا کادرەکانی خۆی بێنێتە مەیدان و پێیان بڵێت کە بەو جۆرەی دەیانەوێت لە وەسفی حکوومەتەکەیاندا ڕابوەستن، بە هەمان شێوە دیوێکی کەشی هەیە کە ئەویشەوەیە کە هەڵسەنگاندنیەکە لە ڕوانگەی چین و توێژە بێبەشەکانی کۆمەڵگەوە یا بە جۆرێکی کە بڵێم لە ڕوانگەی کۆمەڵگاوە. بێگومان ئەگەر لە ڕوانگەی کادران و بەرپرسانی حیزبی و کۆمپانیاکان و بازرگانانی کوردستانەوە سەیری کابینەی نوێیەم بکەین، بەڕاستی کابینەیەک بووە لە خزمەتیاندا، کابینەیەک بووە کە توانیوێتی سەرمایەکانیان گەورە بکە، توانیوێتی کە کۆمپانیاکانیان قەڵەو بکە، توانیوێتی کە کادرەکانیان بکە بە ملیۆنێر،
بەرپرسەکانیان بکا بە غوڵی گەورە گەورە هەموو ئەوانە بۆیە ئەمانە حەقیان هەیە وەسفی ئەو حکوومەتە بکەن کە بە کردەوە حکوومەتی ئەوان بووە بەڵام بۆ خەڵکی کوردستان ڕێک پێچەوانەی ئەمە دروستە وەختێک ئەگەر بمانەوێت لە ڕوانگەی خەڵکی کوردستانەوە تەماشا و کابینەیە بکەین دەبێت تەماشا کۆمەڵک کاری زۆر سەرەتایی بکەین چکە هەر کابینەیەکی باش بەوە دەناسرێتەوە چ کارێکی کردووە بۆ خەڵک چەند خزمەتگوزاریەکانی بردۆتە پێشەوە لە خزمەتگوزاریەکانە بۆ کوردستان دیارە باز دەکەم ئانا لە هیچ شوێنێکی دنیا باسی ئەو کارەبا نییە بەڵام بەڕاستی بۆ کوردستان وەختێک باسی کابینەیەک دەکەی ئەو کابینەیە وەڵامێکی بەو گرفتانە داوەتەوە کە خەڵکی کوردستان لەگەڵی ڕوبەڕووە خەڵکە کرێکارەکەی خەڵکە زەحمەت کێشەکەی خەڵکی کارمەندەکەی خەڵکە موچە خۆرەکەی با تەماشا بکەین ئایا کێشەی ئەو حەل بووە طبعاً حەل نەبووە خەڵکە بێت سەرە بگرێ بووە کێشەی ئاوەڕۆ حەل بووە لە هەولێرە بێگومان حەل نەبووە کێشەی کارەبا چارەسەر کراوە نەخێر کێشەی کارەبا وەکو خۆی ماوەتەوە و هەمیشە وایە کە تۆزێک گەرما زیادەکە دیسان کێشەی کارەبا قورستر و سەختتر دەبێ و پێچەوانەشەوە کە گەرمادا دە دیسان بامان شێوە کێشە دروست دەبێت بابزانین کێشەی سوتەمەنی چارەسەر کراوە طبعاً چارەسەر نەکراوە تا بە ئێستا دەگاوە خەریکە گەینەوە زستانێکی کە خەڵک نەیتوانیوە بە پارێکی یەکجار زۆریش لە نەوت و لە سوتەمەنی بارەمەند بێ بۆەوەی کە لانیکەم خۆی لە سەرمای زستان بپارێزێەوە تۆزێک ماڵەکانیان گەرم بێ نەیتوانیوە بیکە ئایا خوێندن و پەروەردە بەڕاستی لە مەیدانی خوێندن و پەروەردەدا بەرەو پێشچوونێک بووە توانین ببینین کە نەخێر بە خودی دانپیانانی کادرانی وەزارەتی پەروەردە و بەرپرسانی وەزارەتی پەروەردە و خەڵکی شارەزا لە بوارەکە خوێندن بەرەو داڕوخان ڕۆشتووە پەروەردە بەرەو داڕوخان ڕۆشتووە پاشەکشەی کردووە هێشتا قوتابخانەکان سێدەوامی تێدا دەکرێت هێستا زۆر یەک لە بیناو شوێنەکان لە زۆر شوێنی کوردستان ئەسڵەن شایستەیەوە نیە قوتابی تیابێ ئەمە مەسەلی چکێتی ڕێگەوبانە با تەماشای بکەین بەڕاستی ڕێگەوبانەکان باشتر بوون ئێمە هەموو ڕۆژێ هەواڵی گیان دەرەزانی خەڵکێکی یەکجار زۆر دەبیستین کە لە میدیاکانی خۆیان بڵاو دەکرێتەوە بەهۆی خراپی ڕێگەوبانەکانەوە و بەهۆی ئەو ڕێگەیانەوە کە خەڵک ناوی ناون ڕێگەی مەرگ کەواتە تۆ لە زمینی خزمەتگوزاریەکانە لە هەر کامێک لەوانە تەماشای دەکەی مەسەلەی ئاوە کارەبایە سوتەمەنیە خوێندن و پەروەردەیە ڕێگەوبانە هەمووانەیە تەماشارەکەی وەسەکە خراپتر بووە بابێنە مەیدانی ئابووری لە مەیدانی ژیانی ئابووری خەڵکدا تەماشاکە با تەماشاکەین ئایا هەلی کار زیادی کردووە ئایا بێکاری کەم بۆتەوە ئایا هەژاری بەرەو داکشان ڕۆشتووە پێچەوانەی ئەوانە حەقیقەتەکەی بەداخەوە حەقیقەتەکەی پێچەوانەی ئەمە ڕاستە بێکاری زیاتری کردووە هەلی کار کەمتر بۆتەوە هەژاری زیاتر بووە گرانی بازار بێداد دەکە ئەمەش هەڵومەرج و ژیانی گوزەرانی خەڵک بابێنە سەر مەیدانێکی کار لە مەیدانی ئازادیەکاندا و کابینەیەکی کردووە لە سەرەتای هاتە سەرکاریەوە ئەو کابینەیە بوو بە کابینەیەک و ڕەمزێک بۆ سەرکوتی ئازادی سیاسی بۆ سەرکوتی هەڵسوڕانی سیاسی و بوو بە ڕەمزێک بۆ دروستکردنی سیناریۆی جۆراوجۆر و تۆمەتیەنانی پاکەتی بۆ خەڵکێک کە ناڕازین بە دژی ئەم دەسەڵاتە ئەنی خەڵک بۆ موچە هاتوتە سەر جادە گرتوویانە تۆمەتی ئەوەیان داوەتە پاڵی کە ئاسایشی نیشتیمانی خستۆتە خەتەرەوە خەڵکێک گیراوە دەیان کەس بەتابەتی گیراوەکانی بادینان کە بوو بە یەکێک لە کەیسانی کە لە ئاسی دنیادا دەنگدانەوەی یەکجار گەورەیە بوو تەنانە سەرۆکی حکومت کە سەرۆکی کابینەکەیە پێش دادگا کەوت ئەمانە تۆمەتبارن پێشەوەی دادگا بڕیارێکی دابێت بۆیە چەند جار کەیسیان بۆ زیاترا سیناریۆیان بۆ زیاترا شخصیەتیان شکێنرا توانای معنەویان ورد کرا و لە هەموو بارێکەوە دیسان ئەم کابینەیە لە مەیدانی ئەمنیدا لە مەیدانی ئازادیەکاندا نمونەی یەکێک لەو کابینانە بوو کە سەرکوتکەرترین کابینە نێو کابینەکانی حکوومەتی هەرێم بووە لە 30 ساڵی ڕابردوودا یعنی لە مەیدانی ئەمەشدا کردوێتی لە مەیدانی بەرینکردنەوەی بڕێچکەی لە ئازادیەکان چی لە هیچ مەیدانێکدا ئەمانەی نەکردو تۆ تەماشا بکە لە ژێر سای ئەم دەسەڵاتەدا هەموو ڕۆژێ گوێمان لە دەنگی فتوای جۆرا و جۆرە گوێمان لە بڕیاری جۆرا و جۆرە گوێمان لە بڕیارەکانی وەزارەتی ئەو قافە چاومان لە دەرگا ئاواڵەکردنە بۆ ڕەوت و هێزە کۆنەپەرستە ئیسلامیەکان کە بە کەیفی خۆیان لە کوردستاندا لەگەڵ کۆمەڵێک بانخواست بە کەیفی خۆیان تەراتێن دەکەن لە کوردستاندا
طبعا هەموو ئەمەش بۆچیە بۆ هێرشە بۆ سەر ئازادیەکان و بۆ سەر مافە فەردیەکان و بۆ سەر مافی تاک لە کۆمەڵگادا باش فرام کارانە دەکەن و ئەمەش ئەم کابینێش بێدەنگەی هەڵبژاردوتەنان لە ئاخیری دەسەڵاتی و کابینەدا مانجی ڕابردوو بوو لە 22 مانجی ڕابردوو بوو کە خوانازە چەمچەماڵ تیرۆر دەکرێت کە پێشتر دیارە فتووەکانی دیارە بانگەشەکانی دیارە دەکرێت ئەمەش مەیدانێکیکە با بێنە سەر مەیدانێکی کە وتیان ئێمە کوردستان بەهێز دەکەین لە ساڵی ڕابردوودا دەسەڵاتی سیاسی هەرێم و کوردستان ڕۆژ بەڕۆژ لە بەرامبەر بەغدادا بەرە و لاوازی ڕۆشتووە کەیسە گرنگەکانی لەرز دەرهاتووە تا هاتووە هێواش نەک ئەوانی بەرزساتوە خودی ئەو دەسەڵاتە ناچار بووە خۆی بچەمێنێتەوە و خۆی ڕادستی بەغدا بکە و خۆی بۆ سیاستانە بقبلێنە کە لەوێ هەیە تەنانەت خۆیان باسەوە دەکەن کە خەریکە تەعیبی ژەستی پێکردوێتەوە یعنی تۆ ئەگەر لە نێو خۆدا مەسەلەی خزمەتگوزاریەکان و مەسەلەی ئازادیەکان و مافە فەردی و مەدەنیەکان و بێکاری و ژاری و گرانی گۆشەیەکی بوو ئەوە لایەنێکی کەشی ئەوەیە کە لە بەرامبەر بە لە ململانشیدا لەگەڵ بەغدادا پاشەکشێکی گەورەی کردووە پاشەکشێکی گەورەی کردووە مەلەفی نەوتی لە مەلەفی نەوتەوە بیگرە تا مەلەفی فڕۆکە خانەکان تا مەسایلی ئەمنی حدودەکان و تا دوایی پاشەکشەی کردووە ناچار بووە ئێستا هەموو هەوڵێکی ئەوەیە کە خۆی بگونجێنێ و لە باشترین حاڵەتیشدا ڕێگەی بدەن موچەیەک کە لە بەغداوە دێ ئەوان لە کوردستاندا وەکو ئەمین سندوقێک یا وەکو دەڵاڵێک دابەشی بکەن ئێستا هێشتا بۆ بە لەسەر مەژگارە کێشە هەیە ئەمە لەسەر ئەمە لە پەیوەند بە وڵاتەکانی ناوچەکەەوە تەماشای کە موقعیەتیان لاوازترە هەموو کەس دەزانێت کە ئێستا موقعیەتی حکوومەتی هەرێم لە پەیوەند بە تورکیاوە لە پەیوەند بە ئێرانەوە لە پەیوەند بە کۆمەلگای نێودەوڵەتیەوە لە پەیوەند بە ناوەندی نێودەوڵەتەکانەوە بەرەو لاوازتر ڕۆشتووە ئەمەش لەوە یعنی ئەوەش ئەو ئیدعایەش کە دەیان کرد و کابینەکەی لەسەر پێکات کە گوایە کوردستانێکی بەهێز دروست دەکەن بە پێچەوانەوە ئەوەی کە تا ڕادەیەکی یەکجار زۆر لەو بەنی دانیشتدا پاشەکشەی کردەوە ئێستا جێگەورەگەکەی بەرەو لاوازی ڕۆشتووە تا دەگەڕێتەوە تەنانەت بە خودی نێوخۆی ئەو دۆزۆنەی ئەو دووزوونەی کە حکوومەت قەرارە حکوومەتی ئەو دۆزوونە بێ تەماشای کە پەیوەندی نێوان زۆنەکان قڵشتی نێوان زوونەکان قوڵتر بۆتەوە ئێستا زۆر ئەم دەورانەیە لەو لە کابینەی نۆیەمدا قڵشتی یاسوزانم ئەوەی کە دێگەڵە وەکو سنوورێک دیاری دەکرا زۆر گەورەتر بووەتەوە لێکدابرانێکی یەکجار گەورەتر لە مابینی زۆنی سەوز و زەردا ڕوویداوە ململانیەکانی خودی نێو خانەوادەی بورژوازی کورد بە یەکجاری لە بەین چووە یعنی یەکە جارانی چێتی و پارتی کۆبوونەوەیان دەکرد و بانگەوازی خەڵکیان دەکرد کە کۆبوونەوەکەمان سەرکەوتوو بۆ باسی کۆمەڵک کەیس و دۆسیەمان کردووە لە پەیوەند بە خەڵکی کوردستان و چیوتی ئێستا کۆبوونەوە هیچ کۆبوونەوەیکیان بەشی 24 ساعت ناکە کۆبوونەوەکانیان بە هەڕەشە دەست پێ دەکا کە کۆتایی پێدەدیسان هەڕەشە دووبارە دەبێتەوە یعنی هەتا لەنێو خۆشیدا ئەمە حاڵیەتی یعنی تۆ لە هەر گۆشەیەکەوە ئینسانی بنیادەمێکی واقعی بە ویژدان ئەگەر بە نرخی ڕۆژنان نەخوا لە هەر گۆشەیەکەوە تەماشا کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبینەیەکێکە لە شکست خواردنین کابینەکان و یەکێکە لەو کابینانەی لە یەک کاتدا کابینەی برسیکردن کابینەی سەرکوت کابینەی کۆنەپەرستی کابینەی بێمافکردن و کابینەی نائەمنی ئەم کابینەی بەوانە دەناسرێتەوە و لە هیچ گۆشەیەکدا هیچ کەسێک ناتوانێ پەنجە ڕابچێشێ بۆ یەک کار کە ئەم دەسەڵاتە یا ئەم کابینەیە توانی بێتی کردبێتی بۆ ئەم کابینی وەکوم کابینەکانیکەی پێشخۆی کابینێکیش کەس خواردوو بوو بەڵام لە هەرش کەس خواردوەکەیان من پێم وایە لە هەرش کەس خواردوترین کابینیان ئەم کابینەی نوێم بوو کە یەکێتی و پارتی و گۆڕان پێکەوە پێکیان هێنا کە ئەمەیەکە ئێستا دۆخەکەی دەبینین و خۆیان بە ئاعترافی خۆیان هەمویان باز دەکەن کە قەوارەی هەرێمی کوردستان لە ژێر هەڕەشەدایە خۆش بێەوە ئەو هەڵسەنگاندنە فراوان و هەمەلایەنە ڕاستیەکەی زۆر بابەت کە دابنابووکو پرسیار بیکەم ئێوە خۆتان لە هەڵسەنگانێکی زۆر فراوان و هەمەلایەنەدا وەڵامدان پێدایە و پرسیارێکی وتان بۆ من نەهێشتەوە بەڵام بۆی لێرا پێم خۆشە ئەو قسانەی کە بۆ نمونە سەرۆکی حکوومەت کردوێتی وەکو پرسیار ئاراستەی ئێوەی بکەم ئێوە ئاماژەتان بە لاوازی خزمەتگوزاریەکان کرد ئەگەرچی ئەو بە لاوازی باسی نەکرد بەڵام باسی لەوە کرد کە لە سەردەمی کۆرۆنایە بووە ئەمە یەکێک بووە لەو ڕێگریانەی کە کاری حکوومەتی خاو کردوێتەوە
یاخود ئەوەی کە موچە دواکەوتنی موچە ئەگەرچی ئێمە بە شێوەیەکی تر لە کۆمەڵگا و لە هەواڵەکان نابیستومانە ئەو باسی لەوە کرد کە بەردەوام هەموو موچەکان درراوە تەنها هەندێک جار دواکەوتووە دانی موچە ئەویش هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ بەغداد کە ئەوان پابەند نەبوون بەو ڕێکەوتنامانی کە ئەنجام درراوە یاخود ئەو مافیکە شایستەدارەکانی کوردستان مافیان بووە پێی نەداون لەسەر ئەم واتاگەر کورتی کەمەوە بڵێم هۆکارەکان دەرەکی بوون هۆکارەکان ناگەڕێتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان کۆرۆنا بە یان حکوومەتی ناوەندی بێت سەرشتان لەسەرم قسانە چییە؟ سەرەتا بڵێم پاساوی کۆرۆنا کە ئەمانە یێننەوە هەر لەسەر دەمی ئەو کۆرۆنایی کەوانە پاساوێکی یێننەوە خۆ لەسەر دەمی کۆرۆنادا ئەمان جوابگۆی ئەو پەتا درڕندەیە نەبوون کە گیانی ئینسانیە کێشا بەڵکە خۆیان بوونە مایەیەوە کە گیانشێشانی خەڵک زیاد کە لە هیچ کەم شوێنی دنیا هەیە خەڵک بەهۆی خاڵیبوونی خەستەخانەکانەوە مردبێ لە هیچ کەم شوێنی دنیاە خەڵک بەهۆی نەبوونی ئۆکسجینەوە مردبێ کە لە خەستەخانەکانی کوردستاندا بەو هۆیە زۆر سادانەوە خەڵک گیانی لەدەستدا ئەو وەک پاساوێک کە ئەوان باسی دەکەن ئەمە لایەنی چکە بەشێکی زۆری کەیسەکانی کە باسی دەکەن پەیوەندی بە کۆرۆناوانە یعنی تۆ بۆ نمونە بەرگرتن بە کۆنەپەرستی سیاسی لە کۆمەلگەی کوردستانە چ پەیوەندی بە کۆرۆناوە هەیە بەڕسمی ناسین یا ڕێزگرتن لە ئازادیەکانی خەڵکو لە مافی فەردی خەڵک چ پەیوەندی بە کۆرۆناوەیە خۆ پارەی ناوێت تا ئەوان بڵێن بە بۆنەی کۆرۆناوە نەمانتوانی ئەو کارە بکەین بۆیە ئەمانە هەموو پاساوێکن بۆ شانخاڵیکردنەوە لە بەرامبەر وەسیەکدا کە هەیەی تەنانەت باسی پرۆژەکان دەکەن هەر ئەمڕۆ دوێنێ کە ئەوان بەشێک لە بەرپرسەکانیان باسی پرۆژەکان دەکەن کە دیارە وەختێک باسی پرۆژەکان دەکەن و پرۆژەی زۆر دەکەن پرسیارەکەەوەی ئەم پرۆژانە بۆ چێ و لە خزمەت چێ و لەکوێ جێبەجێ کراون تۆ بێنە بە هەمان ئەندازەی کە پرۆژە زۆر گەورەکان کە لە مەیدانی بیناسازی و نەوت و مەسلەی بانک و ئەوانە دەکە کردویانە کۆمەڵک سەرمایه‌دار کردویانە سەرمایه‌دارەکان زیادیان کردو و سەرمایەکانیان گەورەتر بووە بە هەمان ئەندازە فقر و هەژاری زیادی کردووە ئەمە جێگەی شانازی نییە هەتا من دوێنێ پێرێ ئەوەم بیست کە تا لەو پرۆژانەی کە باسی دەکەن بۆ نمونە دەڵێن 133 نازان ئەوەندە پرۆژە لە منتیقەی هەڵەبجە و سلێمانیە کراوە ئەمڕۆ بە اعترافی خودی ئەندام پەرلەماندارێکی گۆڕان باس لەوەی دەکات کە ئەو پرۆژان هەردەستیان بۆ نەبراوە کەوان خەریکن وەک ماڵ دەیخەنە وەک ماڵ خستیان تا سەر ئەوەی کە گوایان پرۆژانەیان کردووە پرسیار لەو پرۆژانەی کە کراوە لەو هەموو پرۆژانەی کە ئەوان شانازیان پێوە دەکەن دەتوانن پێمان بڵێن کوا پرۆژەی ئاویان بۆ جوابدانەوە بە مەسەلەی ئاو کوا پرۆژەی وەڵامدانەوە بە گرفتی کارەبا کوا پرۆژەی وەڵامدانەوە بە گرفتی سوتەمەنی هاوڵاتیان کوا پرۆژەی ڕێگا بۆ کەمکردنەوەی قوربانیانی ڕێگەوبان لە هیچ کامێک لەوانەدا لە هیچ کامێک لەو مەدانە نەگریان کردووە هەمووی خراپتر بووە یعنی تۆ وەرە تەماشای کە ئەوەی کە ئەوان زۆر باسی دەکەن تا مەسەلەی موچە کە تۆ وەک نمونەیەک باس کردەوە ئێستاوە ئێمە لە ناوەڕاستی مانگی حوتی شتێ پەڕێوین هێشتا موچەی مانگی 6 نەدراوە خۆ ئێستا کۆرۆنا نییە باش ئەگەر پێشتر لە سەردەمی کۆرۆنادا کۆرۆنا ڕێگر بوو یا بەغدا ڕێگر بوو ئێستاسی خۆ ئێستا ڕێکەوتون لەگەڵ بەغدا بۆ ئێستا موچە نادرێ بۆ ئێستا کە ناوەڕاستی مانگی حوتمان تێپەڕاند و هێشتا موچەی مانگی 6 نەدراوە بۆچی لە هەموو ئەو ماوەیەدا ڕۆژ بە ڕۆژ بازار گرانی بازار یا کاڵاکانی بازار وەکو ئەژدی هزار سەر دەستی ناوەتە بینەقاقای خەڵکی کرێکار و زەحمەتکێش و نەداری کوردستانەوە بەڵام بۆ موچەی کرێکاران و کارمەندان و کرێکاران لە جێگەی خۆیەتی و بەرز نەبووتەوە هیچ حکوومەتێک ئەمە طبعا بە هیچ زۆرێک طبعا ئەگەر ناو بنین لەوە حکوومەت دیارە بەڵام هەتا ئەگەر حکوومەتیش نەبێت دەسەڵات بێ خودی دەسەڵات لە هەر شوێنێکدا بەرگەکەی حکومی بێ یا حکومی نەبێ ئەرچی ئەوەی هەیە کە وەڵام بە لانیکەم بتوانێت وەڵام بە لانیکەمی خواستەکانی خەڵک لە ئاستە جیاجیەکاندا کە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە بداتەوە ئەگەر ناتۆ پرۆژەی بانکی و پرۆژیکەی گەورە دەکەی بۆی سەرمایەکانی خۆت گەورەتر بێت و کۆمەڵک سەرمایەدار ئیسیفادەی لێ بکەن ئەمە چ پەیوەندی بە خەڵکی کوردستانەوەی بە پێچەوانەوە شەڕی خەڵکی کوردستانە خو بە هەر ئەندازە ئەو سەرمایەدارانە زیاد دەکەن کە زۆر جار بە شانازیەوە بەرپرسانی یەکێتی و پارتی باسەوە دەکەن کە ئەوەندە
ملیۆنێر و ئەوەندە ملیاردێر لە کوردستاندا هەنوو گەورە بووە وەکو نیشانەیەک باسی دەکەن ئەوە نیشانەیەکە ڕاستەوخۆ نیشانەیەکە بۆ ئەوەی کە لە بەرامبەریشدا بەرەی هەژارەکان خێڵی بێخانەولانە و خەڵکی کرێکار و زەحمەتکێ ژیانیان بەرەو خێراتر ڕۆشتووە چونکە لەسەر شانی ماندووبوونی ئەمانە توانیویانە ئەم کارانە بکەن بۆیە ئەم دەست ئەمانە بیانوێکی پوچن بە بۆچوونی من نە مەسەلەی کۆڕۆنا منەزانم کۆڕۆنا لە هەموو شوێنێک لەوانەیە کاریگەری زۆرا زۆری بوو بێ بەڵام ئەگەر لە هەموو شوێنێکی دنیا بوو بێ لە کوردستاندا بۆیان بۆتە خێر و بەرەکەت هەر ئەو سەردەما هەر لەو سەردەمەوە مەسەلەی فرۆشتنی خەستەخانە حکوومەکانیان هێنایە مەیدانەوە هەر ئەو وەختە لە حاڵێکدا ئەو کاتە پێویست بوو ئەو خەستەخانانە گشتیانە دەوڵەمەندکەن وەسائیل و پێداویستەکانی بۆ دابینکەن بۆی وەڵام بەخواستی خەڵک باتەوە ئەوان لە جەرگەی ئەو وەسعیەتەدا کە پێویستی بۆ خەستەخانانە بکرێ خەستەخانەکانیان بەرەو چۆڵبن و بەرەو لاوازبوون دەبرد و وەلەو لاوە خەستەخانە ئەهلیەکان دەستیان نابوو بینەقاقەی خەڵکەوە کە دیارە بەشێکی زۆر لەو خەستەخانە ئەهلیانەش هی خودی بەرپرسانی حیزب ڕەسەڵات بەرزەکانن لە کوردستاندا هەتا مەسەلەی دەرمان یعنی تۆ وەرە تەماشای کە لە دەرمان لە خودی کەناڵە میدیاکانی خۆیان باسی دەکەن کە ئەو دەرمانانەی لە کوردستاندا هەیە ژەهرە ئێکسپایرە بۆیە بەڕاستی من پێم وایە ئەم پاساوانی کە ئەمان هێناویانەتەوە بۆ ئەوەی کاشانی خۆیان لە ژێر باری نەکردنی کۆمەڵێک کاری زۆر بناغەیدا لە بەرامبەر خەڵکی کوردستانیانە یانەوە شانی خۆیان لەوە خاڵی بکەنەوە ئەگەر نەمەسەلەکە بەغدایە نەمەسەلە کۆڕۆنایە هەتا تا ئەوەندی وە مەسەلەی بەغدا دەگەڕێتەوە دەوێت پرسیارکەین باشە ئەگەر بەغدا ئاوا موچە دەبرێت و ئەگەر بەغدا ئاوا خراپە باشە خێرە باش بۆ دەگەڕێنەوە بۆ ناو باوەشی بەغدا ئێستا ئەوە نیە ئێستا هەموو هەوڵێکەوەیە کە بگەڕێنەوە بۆ ناو بەغدا زۆر باشە من پرسیاری ترم ماوە و بینەرانیش کۆمەڵە پرسیاریان نردۆ بۆی کە فرێی تاوتوی ئەوانە بکەین یەکێکی تر لە قسە سەرنجڕاکێشەکانی مەسوول بەرزدانی ئەوە بوو کە باسی لەوە کرد کە هەندێک جار لە دانی موچەدا گرفت هەبوو بەوەی کە بۆ فترێکی کەم دواکەوتووە بەڵام سپاس و پێزانینێکی زۆری بۆ خەڵکی کرد کە خەڵکی تێگەیشتنیان هەبووە خەڵکی هاوکاری حکوومەت بوون خەڵکی دانیان بەخۆیان ناگرتووە ئارامیان گرتووەوە تێگەیشتون لە دۆخێکی خراپ کە حکوومەت تێکەوتەوە بەم شێوەیە توانیانە پشتیوانی حکوومەت بن بۆ ئەوەی کە نەم دۆخەیە دەرچێت وە چەند جارێک تەئیکیدی دەمە کردەوە کە خەڵکی هاوکار و هاوپشتیوانی حکوومەتە ئەمە چەندێک دروستە بە دروستی وایە خەڵک هاوکاری ئەم حکوومەتەیە بۆ ئەوەی بتوانین ئەوە نیشان بدەین بە فاکت تاوەی هەر تەحلیل بێ ئەتوانین دوو فاکتی سادە بێنینەوە کە پێچەوانەی ئەم بۆچوونەی سەرۆکی حکوومەت و ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دەخاتە ڕوو ئەویش ئەوەیە با لە ئاستی پێش هەموو شێک با لە ئاستی شەقامە تەماشایکی لە ئاستی شەقامدا تۆ هیچ گۆشە و کەنارێک هیچ کوچە و کۆڵانێک لەو کۆمەڵگەی کوردستانەدا نییە ئەگەر مەسئولەکانی لێ دەرکەی مەسئولەکان و کۆمەڵک لە سەرمایەدارەکان بەجیالەوە هیچ کەسێک نابینێتەوە لە خەڵکی کوردستان کە ڕازی بێ لە وەسعیەتی ژیان و گوزەرانی خۆی هەمووی نەفرەتی لە ژیانی هەیە نەفرەتی لە گوزەرانی هەیە هەر ڕۆژە لە گۆشەیەکی ئەم کۆمەلگایەوە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری بەجیالەوە لە نێو ماڵ و لە نێو کۆڵان و شەقامەکان نێو ماڵەکان هەیە بە هەمان ئەندازە لەسەر جادەکان و لەسەر شەقامەکان ئەو خپیشاندان و ناڕزایەتیانە دەبینی لە زاخۆ و دوهۆکەوە دەیبینی تا ڕگاتە سلێمانی تا ڕگاتە دەربەندی خان تا ڕگاتە کفری و پێنجوین و تا دوای ئەمە لە ئاسی مەیدانی لە ئاسی مەمەسمەوەی لە ئاسی شەقام و لە ئاسی جەماوەریدا تەماشا دەکەی کەەوە نەفرەتی خەڵکە بڕۆ میکرۆفۆن خەبەردەمی هەموو خەڵکێکی هەر کرێکارێک هەر زەحمەت کێشێک هەر دەستفرۆشێک هەر بێکارێک هەر لاوێشی دانەمەزرا و هەر کەسێک کە لەو کۆمەلگایەدا هەیە بڕۆ بێلایەنانە میکرۆفۆن خەبەردەمی نەفرەتیژی یەکجار قوڵی لەو دەسەڵاتە هەیە کە دەسەڵاتێکی بێدەربەستە کە دەسەڵاتێکە دۆزەخی لە زیاتی ئەوەی ژیانی بۆ خەڵک دابین کردێت دۆزەخی کردووە و هەر ئەوەشە هێشتا شەپۆلی ڕۆشتنی خەڵکو و ڕۆشتن بۆ واسێنان لە کوردستان بەردەوامی هەیە ئەمە لە ئاسی شەقامدا بابسێنە سەر ئاسی ئەوەی کە پێڵەن ئاستی فەرمیە ئاستی ڕسمی کە هەڵبژاردنەکانە تۆ تەماشایکە بەشداریکردنی خەڵک لە هەڵبژاردنەکاندا چۆن هاتوۆتە خوارەوە بە ئەتیرافی خودی خۆیان 180 خەڵک بەشداری هەڵبژاردننی نەکردووە
يعني تۆ ئەوە لە ئاستی شەقامدا ئەوە ناڕەزایەتی و تووڕەیی خەڵکە دەیبینین طبعا لە درێژەی ئەو ناڕەزایەتی شەقامیشدایە لە درێژەی ناڕەزایەتی نێو ماڵەکاندایە لە درێژەی ناڕەزایەتی نێو کارگە و کارخانە و ناوەندەکانی کارکردندایە لە درێژەی ناڕەزایەتی نێو سلکی پەروەردە و تەندروستیدایە لە درێژەی ناڕەزایەتی ژینکە پارێزان و شوێنەکانی کەدایە کە ئەمە بیسان لە مەدانەکەی کەشکە مەدانی هەڵبژاردنە ڕەنگی داوەتەوە و خەڵک دەنگ بەشداری ناکە بایکۆت دەکا بایکۆتێک بە ئەندازەیەکی هێندە وەسع کە بۆتە مۆتەکەیەکی هەرە گەورەی سەردەسەڵاتی بۆرژوازی کورد تەنانەت بوو ئەم هەڵبژاردنەی کە ئێستا لە ئارادایە. مەسرور بارزانی دەیەوێ بەم قسانەیە بەو ڕاگەیاندانە خۆ بکاتە چاوی خەڵکی کوردستانەوە و دەیەوێ بە زۆرێک وەک کەمپینێکی تەبلیغاتی بەرزتیەوە بگرێ بۆ ئەوەی خەڵک تۆزێک ئاش بکاتەوە بۆ هەڵبژاردننی داهاتوو ئەگەنا پێچەوانەی ئەوەی دروستە خەڵک نەک حکوومەتە بە پشت و پەنای خۆی نازانێ تەنانەت زۆر بەداخەوە بەشێک لە خەڵک خوازیاری ئەوەیە بەغدا حکومەڕانی بکات. ئەمە واقعیە لانی کەم بۆی موچەکەیان زیاتر بێ بۆی کێشەی سوتەمەنیان هەل بێ بۆی گاز و بەنزینەکەیان تۆزێ باشتر بێ بۆی نەوتیان لە کاتی خۆیدا پێ بکە. بەشێک لە خەڵکی کوردستان تەنانەت تا ئەو ڕادەیە خەریکە پەنا بۆ بەغدا دەبا داوا دەکەن موچەکانیان لەلایەن بەغداوە دابین بکرێ. ئەمە خۆنیشانەی ئەوە نیە کە بەغدای هەڵبژاردووە خەڵکە نیشانەیەوەیە کە ئەو خەڵکە هێندە تووڕێ لەو دەسەڵاتە بۆیە ناچار پەنا بۆ شوێنی کەش دەبات. یعنی ڕەتکردنەوەی دەسەڵاتی یەکێتی و پارتیە ئەمە وەک ئەوەی کە ئەوان دەڵێن گوایە خەڵک پشت و پەنا ئەمە لایەنێک کە خودی خەڵک نەکرد ئەوە بەجیالەوە خودی خەڵک کە ئەوان دەڵێن خەتەر لەسەر قوارەی هەرێمەکەمان هەیە کە دیارە قوارەی هەرێمەکە مەبەست دەسەڵاتی یەکێتی و پارتی و هاوبەشەکانیانە خەڵکی کوردستان ئەسەم بۆی مهم نییە و قوارەیە بمێنە یان نەمێنێ. خەڵکی کوردستان بە گشتی نانی دەوێ ئاوی دەوێ خزمەتگوزاری دەوێ هەلیکاری دەوێ وەژگانێکی ئازاری دەوێ مافەفەردی و مەدەنیەکان و ئازادیەکانی زامن بێ. باشە لەژێر سایه حکوومەتەدا هیچ کامێک لەوانە زامن نییە بۆیە ئەو قوارەی پێ هیچە نەک ئامادە نیە بەرگری لێ بکە. بەشێک لە هەوڵەکانی خەڵکی کوردستان لە لانیکەم لە دوودەهەی ڕابردوودا لەو کاتەوە کە حکوومەتی بەعس ڕووخاوە ڕۆژ بە ڕۆژ خەڵک خەریکە بەرد بەبەرد لەسەر یەکی دادنێ بۆی کۆتایی بۆ دەسەڵاتە بێنێ و ئەم دەسەڵاتە بە دوژمنێکی واقعی خۆی دەزانێ بەڕاستی. یعنی بە ئاسانی هەموو تۆ دەتوانی لە قسەواسی هەموو خەڵکێکی سادە و ئاساییدا ببینی کە خەڵک ئەم دەسەڵاتە بە دوژمنی خۆی دەزانێ نەک بەرە سەڵاتێکی خۆی. ئاخر خەڵک چۆن دەتوانێت دەسەڵاتێک بەرە سەڵاتی خۆی بزانێت کە برسی دەکا؟ چۆن دەتوانێت خەڵک دەتوانێت دەسەڵاتێک بەرە سەڵاتی خۆی بزانێت کە بێکاری دەکا؟ دەسەڵاتێک بەرە سەڵاتی خۆی بزانێت کە ئازادیەکانی لێدەستێنێتەوە؟ دەسەڵاتێک بەرە سەڵاتی خۆی بزانێت کە ڕۆژانە ئیرادەی ورد دەکا؟ دەسەڵاتێک بەرە سەڵاتی خۆی بزانێت کە بۆ سەرەتاییترین پێداویستیەکانی محتاج کراوە؟ هیچ کەسێک دەسەڵاتێکی لەو بابەتەی لە هیچ شوێنێکی دنیادا بەرە سەڵاتی خۆی نازانێت. بە پێچەوانەوە دەسەڵاتی لەو جۆرە بە دەسەڵاتی دژی خۆی دەزانێ و هەموو هەوڵ و ڕێگەیەک دەدا بۆ ئەوەی کە لەو دەسەڵاتە ڕزگاری بێ بۆ ئەوەی دەواازەیەکی کە بەڕوویدا بکرێتەوە کە باشتر بێ. ئێستا خەڵک بەکردەوە خەریکی ئەوەیە بە دوای ئەڵتەرناتیڤ و بە دوای ئاڵوگۆڕ و بە دوای دەواازەیەکدا دەگەڕێتەوە کە تۆزێک ژیانی باشتر بێ و لەم لەسەر ئەوە پرسیاری بینەران هاتووە ئەمەوێ وەکو دو پرسیار ئاراستەی ئێوەی بکەم بیانیان بەسەر شاشەکە دوو پرسیار کە لەلایەن بینەرانەوە هاتووە کەمیان دەوترێت کە 32 ساڵە ئەمانە دەسەڵاتدارن لە کوردستان و بەردەوام ژیان و گوزەرانی خەڵکی خراپتر بوو هەژارتر بوو ئەگەرچی خەڵکی بایکۆتی هەڵبژاردننی کرد خۆپشاندانی کرد خوێنی داوە زۆر بابەتی تر پێویستە خەڵکی چی بکات بۆ ئەوەی کە ژیانی باشتر بێت. و پرسیاری دووەمیش دەوترێت کە ئێوە وەکو حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان بەدیلتان خستۆتە بەرچاوڕوونی خەڵکی کوردستان لە جێگەی ئەم دەسەڵاتە واتە بەدیلی حیزبی کۆمونیستی کرێکاری چییە؟ هەر لەو کاتەدا کە ئەم دوو پرسیارە بخوێندەوە پرسیاری سێمیش هەڵ بە ئەمش بخینە سەر شاشەکە و ئاراستی ئێوەی بکە دەوترێت کە ڕێخستنی بزوتنەوەی کرێکاری و ژیانی خوێندکاران زامنی سەرکەوتنە بۆ بەرەکان لەسەر دەسەڵات دیارەوە زیاتر سەرنج بتاوەکو پرسیار. بەڵام ئەگەر لەسەر ئەمانە دوا قسەی خۆتان بکەن فەرموویە. یەکەمینش دەوەی کە
خەڵک ناڕزایەتی دەبڕی و مانی گرتۆ ئەوانە و هیچ ئەمە بۆ خۆی دەستکەوتێکی زۆر زۆر گەورەی بە وجود هێنا دەستکەوتێکی گەورەی بۆ بەدی هێنا و دەستکەوتەکەشی ئەگەر من بە خاڵ دیامژێرم ئەمانەیە یەکەم شت ئەگەر لەو 32 ساڵەدا بە هەر ئەندازە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لە شەقامەکان زیادی کردبێ خەڵک ناڕازیتر بوو بێ بایکۆتی هەڵبژاردننی کردبێ لەسەر شەقامەکان خۆپیشاندان و ناڕزایەتی دەربڕی بێ هەنگاو بە هەنگاو خەڵک پێشڕەوی کردو و هەنگاو بە هەنگاویش دەسەڵات پاشەخشەی کردووە یعنی دەتوانی بڵێ کە هاوسەنگی نێوان خەڵک و دەسەڵات بە قازانجی خەڵک گۆڕاوە ئەمە لایەنێک دوو ئەگەر تەنانەت لە ماوەیەکدا خەڵک بۆ نمونە لە سەرەتاکانە بۆ دەسەڵاتە خۆشباوەڕی بەو دەسەڵاتە بوو بەڵام تەماشارەکەی وردە وردە لە دوای کەوتنی حکوومەتی بەعسەون هاتنە دەری ناڕزایەتیەکان خەڵک هیچ متمانەیەکی بۆ دەسەڵاتە نەماوە ینی متمانەی نێوان دەسەڵات و خەڵکیش کۆتایی هاتووە سێەم ئەگەر تەنانەت لە هەلومەرجێکدا وا دەهاتە پێساوکە ئەو دەسەڵاتە بانگەوازی چاکسازی دەکرد و بانگەوازی ئەوەی دەکرد کە دژی گەندەڵی دەوەستێتەوە و ئەمانە دەکە ئەمانەشی نەک بۆ خەڵک ئەو گومانەشی نەماوە کە ئەم دەسەڵاتەوە بکە ئێستا خەڵک دەزانێت کە ئەم دەسەڵاتە ئەگەر دەست بەرێ بۆ چاکسازی ڕیشەی دەست بەرێ بۆ لابرنی گەندەڵی واقعی خۆی لەسەر ئەو پایانە بەندە بۆیە بەسەر یەکدا دادەڕمێ بۆ ئەمانە هەموو پێشڕەوین و هەتا خەڵک توانیوێتی ئیبتیکاراتی تازە بەرزبێنێ ئیبتیکاراتی لە چەشنیەوەی کە لە پێنجوین بینیمان ئەوانە هەموو بەرهەمی و پێشڕەوێن کە وردە وردە هاتووە و دەستکەوتی گەورەی بووە ئەویش ئەوەیە کە خەڵک ئەچێ خەریکە شادەماری تواناییەکانی دەسەڵات دەگرێت بۆیە ناچارە دەسەڵات وەڵام داتەوە ئەوەی کە لە پێنجوین کراوە یەکێک بوو لەو نمونانە بۆیە ئەمانە ئەو خۆپیشاندان و نەڕزاتیانی کەکراون لە 20 ساڵی ڕەت نابێت پێمان وابێکە بەرهەمی نەبووە بەرهەمی یەکجار زۆری بووە و خاڵانی کە من باسم کرد تەنها چەند گۆشەیەکن لەو پێشڕەویانێک بە قازانجی بزنەوەی ناڕزایەتی جەماوەری و ئەمڕۆ هەموو بەرپرسان و سەرانی ئەحزابی سیاسی لە کوردستاندا منبوز و ناخۆشەویست و خەڵک بە تەواوی ڕقی لێیانە ینی دەیوی ڕیان ماڵ یانی تا بزوتنەوەکە تا گەر بۆ نمونە خاڵێکەوەی ئەگەر جاران بۆ نمونە خەڵک خواستی هەبوو کۆمەڵی خواستی دیاریکراوی بەڵام مەسا لەپا خواستەکانی دا خواستی هینیشی ڕاماڵی نیە و دەسەڵاتی چکە پێوە ئەو دەسەڵاتە ناتوانێت کارێ بکە ئەمەم ئەو مەسەلێک ئەوە وەک خاڵی یەکەم خاڵی ئەوەی پرسیاری دووەم ئەوەی کە دەبێ بکرێ لێکەڵکردنەوەی پرسیاری دووەمە بەڵێ حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان هەر لەگەڵ هاتنەوەی ئەوە زمانەدا تەرحی خۆی و لێکدانەوەی خۆی بۆ ئەم واقعێتە چ بۆ ژیان و گوزەرانی خەڵک چ بۆ ئایندێ سیاسی کوردستان لە سەنەدی زۆرا و زۆر و بەیاننامەی زۆرا زۆر و ڕاگەیاندنی زۆرا زۆر دەخستۆتە ڕۆ ڕێگەکەشی ئەوەیە کە تاوەندەی بە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری دەگەڕێتەوە ناڕزایەتی جەماوەری دەگەڕێتەوە پەیوەندی بەوە هەیە کە خەڵکی کوردستان درێژە بەو ناڕزایەتی خۆیان بدەن و ئەو لاوازیانی کە لە نێو ناڕزایەتی جەماوەریەکاندا هەیە بەسەریدا ساڵ بن ئەو لاوازیانە چین ئەو لاوازیانە یەکەم ناڕێکخراوبوونیەکە لە هەرە گرفتە سەرەکیەکانی کە هێشتا ڕێگرە لەوەی کە خەڵک تواناییەکانی خۆی لە هەموو شوێنێکدا وەکو پێویست ببینێ یعنی هێشتا خۆپیشاندان و ناڕزایەتیەکان بە وەکو پێویست ڕێکخراو نین هەرچەندە ئەوەش تا ڕادەیەکی دیاریکە دەستی پێکردووە کە ڕەحبەرانی بۆ پیا بووە هەڵسوراوانی بۆ پیا بووە خەتی بۆ پیا بووە و هەر ڕۆژە کۆڕ و کۆمەڵی زۆر پەیدا بوون ئەمە یەکێکە لەوانە ئەمە یەکێکە خاڵی دووەمەوەیە لێکەڵ پێکرانی ناڕزایەتیەکانە لە نێوان شار و شارستەکان و بەشەکانی کۆمەڵگادا ئەمە خاڵێکی کێتی خاڵی سێم ئەوەیە مەسلەی ناوەندە حەساسە کرێکاری جەماوەریەکانە کە دەبێ ببنە بەشێک لە پشتیوانی ناڕزایەتی جەماوەری لە ئاستی شەقام لە فەزای گشتیدا یعنی ئەگەر بۆ نمونە ئێمە تەجروبەی هەفتەی شوبات و ئەوانەمانە ئەگەر لە هەفتەی ئەگەر خەڵک لەسەر شەقامەکان دێت سەرجاد و کۆبوونەوەی گشتی دەکات پێویستە کرێکار و کرێکارانی کارگە و ناوەندە کرێکاریەکانی پشتیوانی لەوە بکەن و ئەگەر لە شارێک دەکرێت شارەکانی کە پشتیوانی بکەن ئەمانە کۆمەڵی خاڵی یاریکراون کە ئێمە لەو بارەیەوە بە تەواوی خستومانەتە ڕوو هەتا لەسەر خۆشباوەڕی هەتا بە بزوتنەوەی ئەو هێزانی کە بەنێوی ئۆپۆزیسیۆنەوە هاتوون لە کۆمەڵگەی کوردستاندا لەو بارەیەشەوە حیزب لە ڕێگەی بەیاننامە و سەنەدەکانی خۆیەوە ئەوەی خستۆتە ڕوو کە خۆشباوەڕی نەکەن خۆشباوەڕ نەبن بەم بزوتنەوەانە و خۆشبەختانە هەر زوو لەلایەن خەڵکەوەمانە
ڕەتکرانەوە بە تایبەتی دوای شکستی بزوتنەوەی گۆڕان ئەمڕۆ خەڵکێکی پێنی هەتا بەشێکیش لەوەی خودی کارنامەی ئەم ئۆپۆزیسیۆنە بۆرژوازیادە کە دێنە مەیدان بە کاروکردەوەی کە دەیکەن خۆیان نیشانی دەدەن کە ئەهلی هیچ کارێک نین لە ئێستارە دەتوانم بڵێم کە مەیدانەکە بۆ جەماوەری کرێکار و زەحمەت کێش و بە دەستەوە گرتنی ڕێگە چارەکانی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر فراهم بووە لایەکەوە دەسەڵاتی سیاسیە کەوتۆتە بەرنەفرەتی ناڕزایەتی جەماوەری لە ئاستی شەقام و ڕسمی و ناڕسمیدا دووەم ئۆپۆزیسیۆنی بۆرژوازیە بێپایەیە و ناتوانێت بە هیچ جۆرە جاریش کە ناتوانێت جڵەوی بزوتنەوەی ناڕزایەتی ئێستای کۆمەڵگەی کوردستان بکات هەرچەندە هەوڵ بدا هەرچەندە هین بکە لەوانەیە هێشتا خەڵکیەکە بێ بتوانن خۆش باوەڕم پێیان بەڵام ئەوەی کە جارێک کە بتوانن خەڵکی کورد سواری بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستان لە ئاسی سەراسەریدا ببنوە پاشەکشە بۆ بزوتنەوەی بکەن لە ئارادانیە بۆیە ڕێگەچارە تەنها ئەوەیە کە خەڵک بە ڕێکخراوبوونی خۆی بە وەڵامدانەوە بە گرفتی ڕێکخراوبوونی بە لێکەڵپێکانی بزوتنەوەکانی بە لێکەڵ هەڵپێکراوبوونی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری لەگەڵ بزوتنەوەی کرێکاری هەموو ئەمانە وە کۆبوونەوەیان لە دەوری ئاسوویەکی سۆشیالستی کە بتوانێت ئەوانە کە ئەم بزوتنەوە ناڕزاتەن هەمووی بە ئاقارێکدا بڕێ کە بتوانێت ئەو ئاستە لاوسەنگی است کە وردە بە قازانجی خەڵک گۆڕاوە ببێتە حاڵەتێکی بازدان و ئەم دەسەڵاتە بە یەکجاری ئەوەندەی کە پاشەکشە پێ بکە کە دیارە پاشەکشەکردن بەو دەسەڵاتە لە سەنەدەکانی ئێمەشدا هاتووە وەک وەر کۆمەلگایەکی نۆرمال نییە با من یەک نمونە بۆ تۆێنمەوە ئێستا کە پارتی پشتیوانی لە بزوتنەوەی ناڕزایەتی لە خەریکە لە کفری دەکات مەسەلەکە ئەوەیە کە لە کفریە لە زۆنێکی کەیە کە ئەم خەڵکە لەگەڵ دەسەڵاتێکی دیاریکرا و بەرەوڕوە نەک لەگەڵ حکومەتێک خۆگەر ئەم بزوتنەوەیە ناڕزایەتی کفری لە زاخۆ بواە ئێستا سەرکوتیان دەکرد و پێچەوانەکە یەکێتی لە چوو پشتیوانی دەکرد بۆیە میکانیزمی ئەم کۆمەلگایە وایە خەڵکی هەر زۆنێکی دیاریکرا و خەڵکی هەر زۆنێکی دیاریکرا و لەگەڵ دەسەڵاتی زۆنی دیاریکراوی خۆی بەرەوڕوە یەکێتی خەڵکی کوردستان لە زۆنی سەوزدا لە بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان و دەسەڵاتی یەکێتی و هاوبەشەکانی بەرەوڕوە و لە زۆنی زەردا لەگەڵ دەسەڵاتی پارتی و هاوبەشەکانی پارتی بەرەوڕوە ئەمە یەکێکە لەو ئەو دەرسانەی کە لە 32 ساڵی ڕابردوودا بە تەجروبە نیشان دراوە کە دەبێ ئەوە بێت کە دەبێ ئەوەی بۆیە نابێت هەتا ئێستا خەڵکی کفریکە ئەمان دێن بانگەوازی بۆ دەکەن و گوایە سەرۆکی حکومەت هاتۆتە سەرخەت ئەی باشە سەرۆکی حکومەت بۆ لە سەرخەت نییە بۆ وەڵامدانەوە بە گرفتی ئاو و کارەبا و ئەو هەموو خزمەت گوزارانی کە خەڵکی هەولێر و زاخۆ دۆکو ئاکرێیانە بۆ منە وەکو خاڵێککە ویستم باسیکەم بۆ ئەم میکانیزمێکە دەبێ ئەو واقعیەتە لەبەر چاو بەریسان خاڵێککەمە باسمان کردەوەش ئەوەیە لە کوردستاندا حیزب لە هیچ شوێنێکی ئەو کۆمەلگایەدا بوونی نییە جگە لە بینایەک لە هەولێر و وەکو ڕووپۆشێک بۆ دەسەڵاتی پارتی وێچێتی بەڵام لە هەموو گۆشەیەکی ئەم کۆمەلگایەدا حیزب ئامادەی هەیە حیزب لە هەموو کۆڵانێک هەیە لە هەموو گەڕەکێک هەیە بە جۆرێک لە نێو ماڵەکاندا هەیە هەموو ئەوانە دەسەڵاتی حیزبی هەیە و ململانەی حیزبیە بەڵام حکوومەت لە هیچ جێگایەک نییە ئەمانە کۆمەڵک واقعیەتن کە لە هەموو ئەوانەی بانگەوازی خەڵکی کوردستان و هەڵسوڕەوان و بزوتنەوەی ڕابەری جەماوەری دەکەم کە جارێک کە بچن چاو بخشێنەوە بە سەنەد و ڕێگە چارەسارەکانی ئێمەدا کە دەتوانێت کۆمەکێکی یەکجار زۆر بە بەرەو پێشکردنی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری و لەوەش زیاتر بۆ گرتنەبەر و بەرەسەوە گرتنی ئەڵتەرناتیڤێکی کە دەتوانێت لە ڕێڕەوی خۆیدا کۆتایی بەو دەسەڵاتە بێنە و دەسەڵاتی چکە جێجی بکە لەو کوردستانەدا کە هەڵگری وەڵامدانەوە بۆ گرفتە بناغیانەیە کە ئەو خەڵکە هەیەی ببوورە پرسیاری سێ من بیرچوو پرسیاری سێم زیاتر سەرنجێک بوو بە ئەوەی کە پێویستی بە ڕێخستنی ڕێکخراوبوونی کرێکاران و ژنان و خوێندکاران هەیە بۆ ئەوەی کە سەرکەوتن بەدەستبێنە بژوتنەوەی ناڕەزاتی جەماوەری طبعا سەرنجە زۆر دروستە ببوورە من بیرم چوو طبعا وایە هیچ وەختێک وەکو ئێستا مادام دەسەڵات کەوتۆتە بەردەم ناڕزایەتی جەماوەری پاشەکشەی کردووە بە هەمان ئەنداز ئەو ڕێکخراوە جەماوەریانەش کە پاشکۆی حیزبەکانن لە ئەزمەی قوڵدان لە یەکێتی مامۆستایانەوە بیگرا بۆ خوێندکارەکان و قوتابیەکانیان بۆ ژنان و خانمانیان بۆ سندیکا زەردەکانیان و تا دوایی بەڕاستی یەکیشکە لە ڕێگەی ئەوەیە کە ئەم سەرنجە زۆر دروستە ئەوەیە کە خەڵک لە دەرەوەی ڕیسوابوونی ئەم ڕێکخراوە جەماوەریانەکە ئەمانە هەیانە هەڵسوڕاوانی بزوتنەوە جۆرا و جۆرە کۆمەڵایەتەکان لە کۆمەڵگەدا بزوتنەوەی ژنان لاوان خوێندکاران کرێکاران و تا دوایی تا دەگاتە بزوتنەوەی ناڕزایەتی شەقام ئەمانە دەستبەرن بۆ پێکەنانی ڕێکخراوەی سربەخۆی خۆیان
ینی بەڕاستی تازە ناکرێت تۆ چاوەڕوانی بکە یەکێتی مامۆستایان وەڵام بەگرفتی مامۆستایان داتەوە کاتی ئەوە هاتۆ ڕێکخراوێکی سربەخۆی مامۆستایان لەسەر بنەمای هاوبەش و بەرژەوەندی هاوبەشی مامۆستایان بێجۆدانە ناسنامەی حیزبی و ئایدۆلۆژی و دینی و چیچیان ڕێکخراوی سربەخۆی مامۆستایان پێک بێنن لاوان بە هەمان زۆرە خوێندکاران بە هەمان زۆرە وەژنان بە هەمان زۆر ئەوم بەشێکە لە کاری ڕێکخراوبوون ئەو ئەوەی لە خاڵی یەکەمدا باسمان کرد و ئێمەش وەک حیزب هەمیشە پشتیوانیمان کردووە کە بەبێ ڕێکخراوبوون تواناییەکان دەرناکەون ئەوەی کە دەڵێ هێزی چینی کرێکار لە ڕێکخراوبوونیدایە بە هەمان ئەندازە هێزی هەرچین و توێژێکی کەس بە کۆمەڵگەدا لە ڕێکخراوبوون و یەکگرتووبوونیدایە و یەکێکیش لەو هەنگاوانە پێکێنانی ئەو ڕێکخراوە جەماوەریە سربەخۆیانەیە کە ببێتە مەبنا و چوارچێوەیەک بۆ کۆکردنەوەی بزیتنەوە ناڕزایەتیە جەماوەریەکان و هێنانە دەرەوەی خواستەکان و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دەسەڵاتی سیاسیدا بەداخەوە ناتوانین لەوە زیاتر سەرنج و تێبینی بەشداربووان بینەران داوتێ بکەین کاتی بەرنامەکانشمان لایدا بەڵام هەڵبەت لە بەرنامەی تردا داوتوانەکەین و بەتایبەتیش بەڵێنمان داوەکە بەرنمەیەک تایبەت ئەنجام بدەین سەبارەت بە چیکردن پێویستە چی بکرێت پێویستە خەڵکی دەست بۆچی هەنگاوی بگرێتە تاوەکو دواتر لە بەرنامەکانی دواتردا تاوتوان دەکەین. لێرەدا زۆر سپاسی عەبدوڵڵا مەحموود ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی کۆمستی کرێکاری کوردستان و سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا. زۆر زۆر سپاسی تۆ سپاسی ئەو بەڕێزانەکە بە سەرنج و پرسیارەکانیان دیمانەکەیان دەوڵەمەندتر کرد و زۆر سپاس بۆ هەمووانەی کە ئێستا ئەم بەرنامەیان بینی و دواتر دەیبینن و سپاس بۆ تۆ. زۆر سپاس. ئازیزان خۆشەویستان منیش سپاسی بەشداری چالاکانەی ئێوە دەکەم و هیوادارم هەمیشە هەروە بەردەوام بن لەگەڵمان و سەرنج و تێبینیەکانتان بە بەشمان نەکەن. لێرەدا دێینە کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.